بەناوی خوای گەورە و میهرەبان و کاتتان باش ئامادەبوانی خۆشەویست خۆشحاڵین کە لە ئەکادیمیای مێگامایند پڵەسەوە لە وێبینارێکی تر لە خزمەت ئێوەی خۆشەویستدا ئەبین. هیوادارین بتوانین لە ڕێگەی ئەم وێبینارەوە و لە ڕێگەی وێبینارانی پێشووتر توانی بێتمان خزمەتێک بە کۆمەڵگەی کوردی و ئێوەی خۆشەویست بکەین. هەر وەکو ئاگادارن ئەکادیمیای مێگامایند پڵەس لە چەند بوارێکەوە کار دەکات لە ڕووی لە چەند بوارێکەوە لە بوارەکانی پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاریەوە ئامانجی سەرەکیمان خزمەتکردنە بە کۆمەڵگەی کوردی بۆ هەر هەفتەیەک لە یەکێک لەم بوارانە هەوڵەدەین خزمەتێک بە کۆمەڵگەی کوردی بکەین. بۆ ئەم هەفتەیە بیرمان لەوە کردەوە باس لە هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستی بکەین لە وێبینارەکانی پێشووتر لە چەند ڕوویەکەوە لەسەر توێژینەوەی زانستی وێبیناری تایبەتمان هەبووە، هەریەکیان لە چەند بوارێکی تایبەت. بۆ ئەم هەفتەیە پێویستە ئەوانەی کە توێژینەوەی زانستی ئەنجامەدەن چەند زانیاریەک و ئاشنایەتیان هەبێت لەسەر شێوازی هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستی. هەوڵ ئاگادارن کە توێژینەوەی زانستی لە بۆ چەند بوارێکی جیاواز ئەنجام دەدرێت. بۆم مەبەستە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هینداد عەبدولقاهر محەممەد ئەم هەفتەیە لەگەڵمان دەبێت بۆ باسکردن لە شێواز و تایبەتمەندی و ئەو زانیاریانەی کە پێویستن و پێویستە توێژەر ئاگاداری بێت لەسەر شێواز و لایەنەکانی هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستی. هەر وەک ئاگادارن ئێمە لە ئەکادیمیای مێگامایند پڵەسەوە هەوڵەدەین کەسێکی شارەزا، کەسێکی بە ئەزموون لەو وارانەوە دیاری بکەین بۆ ئەوەی بتوانین زیاترین سود بە ئێوەی خۆشەویست و بەشداربووان بگەینێ. لێرەوە هەوڵەدەین ناسانیەکی کورت لەسەر بەڕێز دکتۆر هینداد پێشکەش بکەین. بێگومان دکتۆر هینداد سیڤیەکی دەوڵەمەند و سیڤیەکی فراوانی هەیە، بەڵام هەوڵەدەین بە شێوەیەکی کورت بخۆت سیڤیەک چەند زانیاریەک لەسەر ژیانی و لایەنی ئەکادیمی بەڕێزیان بۆ ئێوەی خۆشەویست باز بکەین. بڕوانامەی دکتۆرای هەیە و نازناوی زانستی لە ئێستادا پرۆفیسۆرە و پسپۆڕیەکەی لە بواری زمانی ئینگلیزی و زمانەوانیە. ئەزموونی 23 ساڵ کارکردن وەکو مامۆستای زانکۆ و بێگومان لەو ماوەیەدا لە چەندین بواری تر لە ئاستی خوێندنی باڵادا کاری کردووە و لە ئێستادا لە کۆمەڵێک شوێن و کۆمەڵێک سندیکا ئەندامە ئەمانەی خوارەوە بریتین لەو شوێنانەی کە بەڕێزیانتیایدا ئەندامە کۆمەڵی زمانەوانانی ئەوروپی، سندیکای جیهانی مامۆستایانی ئینگلیزی، فیدراسیۆنی جیهانی وەرگێڕان، یەکێتی مامۆستایانی کوردستان، تۆڕی مامۆستایانی ئینگلیزی کوردستان. هەروەها تاوەکو ئێستا 8 کتێبی چاپکراوی هەیە و یەک فەرهەنگی ئەلیکترۆنی کە بریتیە لە فەرهەنگی زار بە شێوەی ئەلیکترۆنی بەردەستە هەم بۆ سیستەمی iOS و سیستەمی ئەندروید و 35 توێژینەوەی بڵاوکراوەی هەیە تاوەکو ئێستا لە بواری زمانەوانی ئینگلیزی و ئەو بوارانەی کە پەیوەندیدارن بە زمانی ئینگلیزی و زمانەوانی و لە چەندین سەرپەرشتیکردنی نامە و نامەی ماستەر و تێزی دکتۆرا ڕۆڵی هەبووە کە تا ئێستا بە کۆی گشتی بریتین لە 82 تێزی دکتۆرا و ماستەرنامە. تاوەکو ئێستا زیاتر لە 71 بابەتی ئەدەبی و زمانەوی و پەروەردەیی لە هەم لە وەرگێڕان لە گۆڤارە ناوەخۆیی و جیهانیەکاندا بڵاو کراونەتەوە لەلایەن بەڕێزیان و بەشداریەکی کارای هەبووە لە کۆنفرانس و خول و وەرکشۆپی نێودەوڵەتی ناوەخۆیی. ئێستاش بەڕێزیان مامۆستایە لە بەشی زمانی ئینگلیزی کۆلیژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین و بە خۆشحاڵیەوە دکتۆر هینداد دامەزرێنەری و بەڕێوەبەری و جێبەجێکاری ئەکادیمیای مێگامایند پڵەسە کە بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە شێوەی جیاجیا هەوڵەدات لە خزمەت کۆمەڵگەی کوردیدا بێت. سوپاسان دەکەین بۆ بەشداربوون لەم وێبینارە.
هەر وەکو وەبینارەکانی پێشووتر ئێوەی بەڕێز ئەمان نزیکەی 45 خولەک تاوەکو کاتژمێرێک دەدەین بە پێشکەشکاری وەبینار بۆ ئەوەی زانیاری و سلایدەکانی خۆی پێشکەش بکات دوای ئەوە دەرگای گفتوگۆ و پرسیار و سەرنج دەکەینەوە هەم لە ڕێگای پرۆگرامی زوم کە لە ڕێگەی برزکردنەوەی دەست کە لە خوارەوە یاخود لە ژێرەوەی مۆبایلەکە یاخودەوانەی بە کۆمپیوتەر بەشدارن دەتوانن دەستیان بەرز بکەنەوە یاخود لە ڕێگەی نووسینی کۆمنت هەر لە چات لە بەشی هەر لەسەر پرۆگرامی زوم یاخود لە ڕێگەی فەیسبوکەوە لە ڕێگەی کۆمنتی فەیسبوکەوە چونکە ئێستا وەبینارە ڕاستەوخۆ لەسەر پیجی ئەکادیمیا گوازراوەتەوە چەند تێبینیەکی گرنگ بۆ ئێوەی بەشدار بوون پێش ئەوەی دەست پێ بکەین پێویست ناکە ناوی خۆتان لە چاتەکە بنووسن ناوەکان لە ڕێی فۆرمەکەەوە تۆمار کراوە لای ئێمە و دواتر فۆرمەکەدا دێنینەوە بۆ ئەوانەی کە خۆیان تۆمار نەکردووە ئەوانەی کە کێشەی دەنگیان هەیە دەتوانن جارێک بستنە دەرەوە یاخود بێنەوە دواتر لە چاتەکە بۆشیان دەنووسین دەتوانن کلیک لەسەر ئایکۆنی مایک بکەن دواتر وایفان سیلڤەر دیتا هەڵبژێرن کاکستۆر تۆ لەگەڵمانی ئێستا کۆهۆستین بەڵێ مامۆستا شەماڵ زۆر باشە کاکتۆر ئێستا تۆ دەتوانی سلایدەکان شێر بکەی هیوادارم لای ئێمە 97 خولەکە کاتەکە دەدەین بە تۆ هیوادارم توانین لە کاتی خۆت سلایدەکانمان پێشکەش بکەیت دەست خۆشبی زۆر سپاس دڵنیا بکەینەوە لە شێرکردنی سلایدەکان زۆر باشە دیارە ئێستا زۆر باشە دەست خۆش کاکتۆر زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئەوانەی کە لەگەڵمانن بەسەر خەت بۆ ئەم شەو سپاس بۆ پێشەچەکەت مامۆستا شەماڵ هەوڵ دەدەم لە کاتی خۆم تەواو بم و حەز دەکەم بەڕاستی ئەوانەی کە لەگەڵمانن بە سپاسەوە ئەوانیش قسەی خۆیان هەبێ تێبینی و سەرنج و ڕاو بۆ چوونی خۆیان بخەنە ڕوو بەو شێوەیە کە دەیانێت چونکە ئەو بابەتەی کە هەڵمان بژاردووە بابەتەکە مشتومڕ هەڵدەگرێت بابەتەکە جیاوازی هەیە لە زۆر ڕووەوە بۆیە ناکرێت تەنها لە یەک لایەن باسی بکەین وەکو بەرەزت گوتێت ناونیشانەکە هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستیە کە زانکۆکان و سنتەرەکانی توێژینەوە و گۆڤارەکان و کۆنفرانس و ئەوانە زۆر گرنگی پێدەدەن هەروەها بۆ هەموو کۆمەلگایەکیش گرنگە بە مەبەستی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان هەوڵ دەدەم بە کورتی ئەو شتانە بخەمە ڕووکە لە کۆتایی وبینارەکەدا بەشدار بوو ئەمانە یان فێر دەبیان ئاشنای دەبێت بگورن ئەگەرەوە بێ هەڵسەنگاندن و باەخی هەڵسەنگاندن چییە جۆرەکانی هەڵسەنگاندن لێک جیا بکاتەوە ئاشنا بێت بە پرۆسە و هەنگاوەکانی هەڵسەنگاندن مەبەستمان هەڵسەنگاندنی توێژینەوەی زانستیە ئەو پێوە و خاڵانەی کە هەڵسەنگێنەران زیاتر گرنگی پێدەدەن هەروە هۆکارە باوەکانی ڕەتکردنەوەی توێژینەوە چین ئەوانش باز دەکەین لەگەڵ چەند ڕاستپاردە و ئەنجامێکیش لە کۆتاییدا بابەتەکان وەکو گوتمان سەرەتا بە هەڵسەنگاندن دەست پێ دەکەین دوایە بایەخ و دوایی جۆرەکانی پرۆسی هەڵسەنگاندن و هەڵسەنگاندن بۆ کۆنفرانس هەڵسەنگاندن بۆ گۆڤار هەڵسەنگاندن بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی دوایش دەرگای گفتوگۆ دەکەینەوە بۆ پرسیار و وەڵامی بەشدار بووە بەڕێزان من باوەڕی تەواوم بەوەیە کە ئەو بابەتە ناکرێت لە یەک ڕۆوە سیر بکرێت بۆیە پێشەوەی بابەتەکە پێشکەشکەم دەمەوێت زۆر زۆر سپاسی ئەو بەڕێزانە بکەم کە بەرنامەی دەنجی بە نووسین بە ئیمێل وەڵامیان دامەوە کە من پرسیاری ئەوم لێکردن ئایا تۆ وەکو هەڵسەنگێنەرێک چۆن مامەڵە لەگەڵ توێژینەوەیەک دەکەی کە دێتە بەردەستت ئایا لەلایەن کۆنفرانسێکەوە لەلایەن گۆڤارێکەوە یان لەلایەن لیژنەیەکەوە نێرجابێ بۆ هەڵسەنگاندن بۆ ئەمە بەستا 58 وەڵامم بەدەست گەیشتەوە بە سپاسەوە لە پسپۆڕی جیاجیا هەروەها لە زانکۆی جیاجیا لە وڵاتی جیاجیا ناوەکان بە سەریعی دەخوێنمەوە دواییش هەیە دکتۆر ڕۆشن فاروق دکتۆر عەبدولکەریم دکتۆر قادر دکتۆر ڕۆستەم دکتۆر حسێن ئەحمەد دکتۆر قەیس کاکل دکتۆر شیلان عومەر دکتۆر فاتیمە ڕەشید دکتۆر کاروان وسمان دکتۆر تەحسین غەفور دکتۆر ئازاد ڕەمەزان دکتۆر حەمدیە دکتۆر تارق ڕەشید دکتۆر حاتم مولیا
مامۆستا لەزگین خدر بارانی، دکتۆر ئەسما ئەمین بامەرنی، دکتۆر ئازاد ئەمین ئیبراهیم، دکتۆر فواد ڕەشید، دکتۆر ئەحلام، دکتۆر سعید ئیدریس، دکتۆر یوسف بەهائەدین خەتێ، دکتۆر عزیز بەرزنجی، دکتۆر نەریمان، دکتۆر شەونم لە کۆلیژی ئەندازیاری، دکتۆر ئاراس قادر خۆشناو، دکتۆر مەریوان حەمەڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە قەرەداغ، دکتۆر ئەیاد لە زانکۆی دیالە، دکتۆر هێمن کاکەخان لە زانکۆی پۆلیتەکنیک. ئەوە بەو شێوەیە زانکۆکان دابەش کراون ئەوانەی کە بەشداریان کردووە، زانکۆکانی سەلاحەدین هەولێری پزیشکی سلێمانی دهۆک، پۆلیتەکنیک هەولێر سینسیناتی لە ئەمریکا، ئەربیلی نێودەوڵەتی کۆیا، سۆران، دیالە، نەورۆز، نۆڵیج، مووسڵ، گەشەپێدانی مرۆیی. هەروەها ئەو بەڕێزانەی ترش دکتۆر ئەسعەد ئیسماعیل، دکتۆر محەممەد قادر، دکتۆر یوسف بەرزنجی، دکتۆر ئەحمەد حەمەدەمین، دکتۆر کەیهان زرار سەرۆکی زانکۆی نۆڵج، دکتۆر عەبدوڵڵا محەممەد، دکتۆر ڕەئوف، دکتۆر بەدر قادر سوورچی، دکتۆر محەممەد شوانی، دکتۆر سیروان سەکری، دکتۆر بان سەباح، دکتۆر هەلس، دکتۆر عەبدولقادر ئیسماعیل، دکتۆر حاتم سابیر، دکتۆر هاشم یاسین، دکتۆر سەلاح محەممەد، دکتۆر سەلام نیعمە، دکتۆر محەممەد باسل عەزاوی لە زانکۆی مووسڵ و مامۆستامان، دکتۆر دیار محەممەد، دکتۆر هەڵگورد محەممەد حەسەن، دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین، دکتۆر عەباس فاضل لطفی، دکتۆر چەتۆ حەمەدەمین، دکتۆر دلێر کوردە، دکتۆر پامێلا ویلیەمسن لە زانکۆی سینسیناتی ئەمریکا، دکتۆر کۆنی کەنداڵ لە زانکۆی سینسیناتی ئەمریکا، دکتۆر شێروان ڕەحمان نانەکەلی لە زانکۆی لێری پزیشکی، دکتۆر سامان حسێن، دکتۆر نەبیل عادل فەخری، دکتۆر ئیدریس عەبدوڵڵا مستەفا. ئەو ناوانە پێڕاگەیشتم داخیل کەم کە پسپۆڕی زانستی مرۆیی 34 کەس بەشدار بوون، پسپۆڕی زانستە پەتیەکان علوم تەطبیقیەکان یان علومەکان 24 کەس بوون لەو 58. ئەوانەی کە پلەی پرۆفیسۆریان هەبوو 25 پرۆفیسۆر بوون، ئەوانەی پرۆفیسۆری یاریدەدەر بوون 33 دانە بوون. لەبەرەوە ئەوانم هەڵبژار چونکە زۆرترین هەڵسەنگاندن بۆ ئەو پلە زانستیانە دەچێ بەڕاستی. هەر بە کورتیژەوە پیشاندانێکی ئەو ئەحسایەیە بەداتا. من بە پێویستم زانی سوپاسیان بکەم ببورن ئەگەر زۆری کێشا، بەڵام بەڕاستی ئەوان زۆر بە گەرمی هاتنە پێشێ، منیش بە باشم زانی کە لێرەوە سوپاسیان بکەم بە ناوی هەمووان. بەردەوام دەبین بەڕێزانەوە تۆمار دەکرێت، دوای سلایدەکان شتان بۆ دەنێرن لەگەڵ تۆمارەکەش. سەرەتا بابزانین توێژینەوە چییە، دوای ئەوە باسی جۆرەکانی دەکەین بە کورتی و بە خێرایی دێنە سەر هەڵسەنگاندن. توێژینەوە بە شێوەیەکی گشتی بریتێ لە کۆکردنەوە و شیکردنەوە و لێکدانەوەیەکی سیستەماتیک بۆ داتا بە مەبەستی وەڵامدانەوەی پرسیارێک یان چەند پرسیارێک، یان چارەسەرکردنی کێشەیەک یان گرفتێکە، یان پڕکردنەوەی کەلێنێک کە بەهۆی گەڕان بە نێو بوارێک یان توێژینەوەکانی پێشووی تایبەت بە بوارێک دۆزراونەتەوە. ئەو بە شێوەیەکی گشتی پێناسەی توێژینەوە. توێژینەوە بۆ دەیکەین، دەکرێت بۆ چارەسەری کێشەیەک بێ، وەکو گوتمان دەکرێت وەڵامی پرسیارێک بێ چەند پرسیارێک بێ، دەکرێت پێداچنەوە بێ بە بیرۆکە و شێوازی پێشوو بۆ ئەنجامدانی کارێک، یان هەندێک جار بۆ وەرگرتنی بڕوانەوە بەرزکردنەوەی پلەی زانستیە، یان وەرگرتنی فەند کە بەداخەوە ئێمە زۆر کەم سوودمان لەو لایەنەی کۆتایی وەرگرتووە. توێژینەوە بۆ چێ ئەنجام دەدرێت، چێ خوێنەری تۆیە، بە شێوەیەکی گشتی خاوەنی کێشە و گرفتەکە جە حکوومەت بێ، کۆمپانیا بێ، بزنس بێ، یان هەر لایەنێکی تر. هەندێک جار بۆ لیژنەیەک دەیکەیت، لیژنەکە هەڵسەنگاندنت بۆ دەکات. هەندێک جار خوێنەری گشتی یان پسپۆڕانی بوارێکی تایبەت، خوێنەری گشتی کەم توێژینەوە دەخوێنێت لاوانەی کە زۆر گرنگی بە بابەتێکی دیاری کراو دەبێت. چێ توێژینەوە ئەنجام دەدا؟ توێژەر بە شێوەیەکی گشتی قوتابی، مامۆستا، شارەزانی کۆمپانیا و ڕاوێژکارانیش هەندێک جار توێژینەوە دەکەن. توێژینەوە بە مەبەستی ئەوەی کە شتێک هەڵبسەنگێنن، بچنە بوارێک بزانن لەکوێدان خۆیان لەکوێ دەبینەوە. چۆن توێژینەوە ئەنجام دەدەین؟ ئەوە دەوەستێتە سەر سروشت و جۆرەکەی دەگۆڕێ. جۆرەکانی توێژینەوە خۆتان دەزانن زۆرە، توێژینەوەی بنچینەی وەتە بیسیک، توێژینەوەی ئەپلای تەطبیقی، توێژینەوەی تیۆری، توێژینەوەی دۆزینەوە وەکو ئێکسپلۆرێتری یان ئێکسپلەنێتری، هەروەها توێژینەوەی پێداچنەوە هەندێک جار ریڤیو و ئارتیکڵیش هەیە. ئەوانە بە گوێرەی سروشت و جۆرەکانیان دەگۆڕن. من ناچمە ناو تەفاسیلی ئەوە، بەڵام وەکو
پێشەچیەک پێم باش بوو سەرەتا پێناسی توێژینەوە بکەین دوای چێنەوانەی توێژینەوە ئەنجام دەدەن اینجا بینە سەر ئەوەی کە هەڵسەنگاندن چییە. هەڵسەنگاندن ڕەنگە وەکو چەمک ئاسان نەبێ یەک پێناسەی بکەین، ڕەنگە هەر یەک لە ڕوانگەی خۆیەوە سەیری بکە. ئەگەر تۆ خاوەنی گرفت بی هەڵسەنگاندن بۆ تو شتێکە، ئەگەر بزنس بێ هەڵسەنگاندن شتێکی ترە، ئەگەر قوتابی بێ شتێکە، ئەگەر لیژنەبی شتێکی ترە. بەڵام بە شێوەیەکی گشتی هەڵسەنگاندنێک واتە هەڵسەنگاندنێکی سیستەماتیک و بابەتی، هەم بەرژێرەی سیستەمێک هەم مۆزوعیە ئۆبجێکتیڤە بۆ پرۆژەیەکی تەواو کراو. ئەو پرۆژێ دەکرێت تەواو کرابێ یان کاری تێدا بکرێت بەردەوام بێ بۆ پرۆگرامێکە یان بۆ ڕێو شوێنێکە لە ڕووی دیزاین و جێبەجێکردن و ئەنجامەکانی. واتە بە شێوەیەکی سیستەماتیک و بابەتیانە لە پرۆژەیەک دەڕوانێ کە ئەو پرۆژەیە ڕەنگە تەواو کرابێ یان کارکردن تێیدا بەردەوام بێ یان بۆ پرۆگرامێک بێ یان بۆ ئیجراعاتێک بێ ڕێو شوێنێک بێ لە ڕووی دیزاینکردن و لە ڕووی جێبەجێکردن لە ڕووی ئەنجامەکانی. ئەوە بە شێوەیەکی گشتی پێناسەی هەڵسەنگاندنە. بەڵام دووشتی زۆر گرنگی تێدا، یەک سیستەماتیک واتە بە جێرەی چەند یاسا و پێڕەوێک ئەنجام دەدرێت، دوو بابەتی بوون واتە مەوزوعی یان لایەنگری تێدا نەبێ، دەبێ شتەکە بابەتیانە ئەنجام بدرێت و دەشکرێت بۆ پرۆژەیەکە کە تەواو کرابێت یان بۆ پرۆژەیەکە کە کاری تێدا بەردەوامە یان بۆ پرۆگرامێکە یان بۆ ڕێو شوێنێکە کە لە ڕووی دیزاینکردن و لە ڕووی جێبەجێکردن و ئەنجامەکانی هەڵسەنگاندنی بۆ دەکرێت تاکو بزانن دەکەوێتە کوێ. پێناسەی تر وەکو گوتمان زۆرن بەڕاستی، بەس من ئەو بە شێوەیەکی گشتی پرۆسەی دیاریکردنی بەها و گرنگی توێژینەوەیەک وەردەگری. واتە توێژینەوە کە دێتە بەردەستت هەڵسەنگاندن بۆ چییە؟ بۆ ئەوەی ئەتۆ بەها و قیمەتی ئەو توێژینەوەی دیاری بکەیت، گرنجەکەی دیاری بکەیت، ئایا شایستەی ئەوەیە بڵاو بکرێتەوە یان شایستەی نیانی وەکەوەیە دەیپێوی بەپێی ئەو پێوەرانەی کە بۆ دیاری کراوە تۆ ئەو توێژینەوەیە دەپێوی. بەڵام هەڵسەنگاندن بەڕێزان یەک جۆری نییە، جۆری زۆر زۆرە. بە کورتی وەکو بۆ تەشبیهاتێک نەبێ، بەڵام جۆرەکانی هەڵسەنگاندن وەکوێت تۆ خواردنێک دەتەوێت ئامادەی بکەیت، لە هەر مەرحەلەیەک لە مەرحەلەکان لە هەر قۆناغێک لە قۆناغەکان دەبێت شتێک بپێوی. ئەوە وەکوێت جۆرەکانی هەڵسەنگاندن بێ. بۆ نمونەگەر لە دەستی چەپی شاشەوە دەست پێ بکەین formative evaluation، واتە ئەوە پێویستە ئایا ئەو خواردنە کەسێک برسێتی پێویستی پێبێ، ئایا پێویستە ئەنجام بدرێیان نا، و ئەو کەرەسانەی کە پێویستن بۆ دروستکردنی ئەو خواردنە تاکو ئەو برسێتیە دابمرچێنتەوە چی؟ ئەوە وەکو فۆرمەتیڤ. لە ناوەڕاست لە دوای ئەوە process evaluation، ئایا ئەمە بۆ دروستکردنی ئەو خواردنە و پڕکردنەوەی ئەو کەلێنە ئەو ڕەچەتە و ئەو ڕێوشوێنە گونجاوەمان هەڵبژاردووە کە پێویستە، و ئایا بە گوێرەی هەنگا و قۆناغەکانی داڕۆیشتن، ینی سەرەتا دەبێ ئاو دەبێت دوای بۆ هەر خواردنێک ڕەنگە شێوازێک هەبێ، کاتەوە پێی دەڵێن process evaluation واتە هەڵسەنگاندنی پرۆسەی کارەکە. دوای لە خاڵی سێم دیسان لە دەستە چەپەوە outcome evaluation، ئایا هەمویان تێربوون ئەو کەسانی کە بە دوای ئەو خواردنەوە بوون پێویستیان پێبوو، و ئایا تامەکەشی خۆش بوو یان بە بێزەوە خواردێ. لە کۆتاییدا impact evaluation هەیە کە کاریگەری، ئایا پێویستە هەر کاتێک کێشەیەکی وا هەبوو هەمان شێوە هەمان خواردن دروست بکەینەوە، جێگەی خۆی گرت یان جێگەی خۆی نەکردەوە، وەکو لێکچواندنێک بۆ مەبەستی تێگەیشتن کە لەوەی کە هەر لایەنێکی کارێک پرۆژەیەک کردەیەک پێویستی بەوەیە هەڵسەنگاندنی خۆی بۆ ئەنجام بدرێت. لە مەسەلەی هەڵسەنگاندن دوو زاراوە زۆر دووبارە دەبنەوە. زاراوەی ئەسسمنت لە دەستە چەپ لەگەڵ ئیڤالویشن لە دەستە ڕاست. لە عەرەبی پێی دەڵێن قیاس و تەقویم یان قیاس و تەقویم، لە کوردی بەداخەوە بەس هەڵسەنگاندنمان هەیە، بەڵام بە کورتی جیاوازیەکە دیسان لە دەستە چەپەوە
assessment is ongoing واتە بەردەوامە is positive زیاتر ئیجابیە is individualized زیاتر تاکە کەسیە و provides feedbackی لەگەڵ بەڵام لە دەستە ڕاست کە evaluation هەیە ئەوە وەکو حکمێکە حکمی لەسەر دەکا ئەوە باشە ئەوە خراپە و چەند پێوەرێک دانراوە وەکو ستاندەر تۆ دەرەی دڵنیا دەکەی و بزانی ئەوە بە پێی ئەو ستاندەرانە جێبەجێ کراوە یاننا و لێرە کەلەبەرەکان کەلێن و کەلەبەرەکان دیاری دەکرێت زیاتر بەڵام هەردووچیان لە ناوەڕاست لە چی یەک دەگرنەوە هەندێک پێوەریان پێویستە بۆ ئەوەی ئەو پێوانەیە ئەنجام بدەین بۆ ئەوەی ئەو بڕیارە بدەین ئاخۆ ئەوە گونجاوە یان گونجاو نییە و دەبێت بۆ ئەوەش پشت بە بەڵگە ببەستین بۆ ئەو کارەی بۆ ئەوەی بتوانین پێوانەی نرخاندن و بەهاپێدانی کارێک و پرۆژێک بکەین پێویستە چەند پێوەرێکمان لەبەردەست بێ و پێویستە پشت بە بەڵگە ببەستین بە بەڵگە بە ڕاستی ببەستین ئەو ڕاستی و بەڵگانەش ڕەنگە داتا بن خۆت کۆتکرد بنەوە یان توێژینەوەی پێشووتر بن کە ئەنجام دراون کەواتە ئەوە بە شێوەیەکی گشتی ڕوونکردنەوەی ئەو دوو چەمکە ئەگەر بینە سەر هەڵسەنگاندنی گۆڤار و کۆنفرانس و پلەی زانستی و ئەوانە ئێستا دوایی یەکێکە باسی دەکەین بەڵام گرنگە جۆرەکانی هەڵسەنگاندن لە ڕوانگەی گۆڤارەکانەوە بە شێوەیەکی گشتی ئێستا سێ جۆر هەڵسەنگاندن هەیە یەکێکیان پێی دەڵێن پێداچنەوەی داخرا و closed peer review کە ئەوە هەڵسەنگێنەر دەزانێت توێژەرەکە چێە بەڵام توێژەرەکە نازانێ هەڵسەنگێنەرەکەی چێ double blind review double blind peer review پێداچنەوەی دوو جار نەناسرا و ئێستا ئەوانن هەڵسەنگێنەر و توێژەر نازانن چێ زۆر جار ئەوە بەکاردێ ئەوە بۆ گۆڤارەکانیش یەکێکە لە پێوەرەکانی سەرکەوتن double blind review ئێستا جۆرێکی نوێ هەیە لە گۆڤارەکان پەیڕەوی دەکەن پێی دەڵێن open peer review واتە پێداچنەوەی کراوە ئەوەیان زۆر باشە لە زانکۆکانی خۆمان نییە و کەمیش بینراوە بەڵام چییە لێرەدا تێبینی و سەرنجی هەڵسەنگێنەران لەگەڵ توێژینەوەکە بڵاو دەکرێتەوە بەڕێزان لە open peer review تێبینی و سەرنجی هەڵسەنگێنەران هەرچیەک بێ لەگەڵ توێژینەوەکە جێگەی دەکرێتەوە لە کۆتاییەکەی بڵاو دەکرێتەوە بە ناوی هەڵسەنگێنەریشەوە بۆ نمونە ئەگەر بچێ سەر ئەو وێبسایتە f1000research.com ئەوە دەتوانی نمونونەکە ببینی دوای لە ئەخیرش دایدنێمەوە کە چۆن لە کاتی بڵاوکردنەوەی توێژینەوەیەک تێبینی و سەرنجی هەڵسەنگێنەرانیش بڵاو کراوەتەوە باشە بۆ ئەوەی سەرکەوتوو بین لە توێژینەوەکانمان پێویستە ڕەچاوی چی بکەیت لە ڕووی ناوەڕۆکەوە پێویستە ڕەچاوی چی بکەیت لە ڕووی نووسینەوە پێویستە ڕەچاوی چی بکەیت لە ڕووی ئاست و بینراوی مەبەستم ڤیزیبڵیتی پێویستە ڕەچاوی چی بکەیت هەروە لە ڕووی داتا و سەرچاوەشەوە دەبێ ئێمە وەکو توێژەر چی بکەیت زۆر جار بۆ ئەوەی کارێک سەرکەوتوو بێت تۆ دەبێ خۆت بینیە شوێنی ئەو کەسەی توێژینەوەکە دەکات یان شوێنی ئەو کەسەی کە هەڵسەنگاندنەکە دەکات لە ڕووی ناوەڕۆکەوە بەڕێزان سەرەتا کواڵیتی زانستی مەبەستمان چییە ئاشنایەتی هەیە لەگەڵ بابەتەکە تێگەیشتووە لە بابەتەکە و هەنگاوی گونجاوی هەڵبڕیوە گرتۆتە بەر بۆ دەستکەوتنی ئەنجامەکانی یاننا گشتگیرە لە هەموو لایەنەکانی گرفتەکەی کۆڵیوەتەوە یاننا ڕەسەنێتی تێدایە واتە ئەساڵە و ئۆریجنێڵەتی تێدایە ئۆریجناڵتی مەبەستمان تەنها بیرۆکە و داهێنان نییە ڕەنگە هەندێک جار بیرۆکەی نوێ بێ بەڵام هەندێک جار ڕوانگەی نوێ تێڕوانینی نوێ سیرکردنێکی نوێ لە گۆشەنیگایەکی ترەوە بە بابەتێکی پێشووتر هەروەها زۆر گرنگە بیر لە کاریگەری ئەو توێژینەوەش بکرێتەوە لە ڕووی کواڵیتی زانستیەوە کاریگەریەکەی لە درێژخایەن کاریگەریەکەی لە کورتخایەندا یان لە مەودای کورتخایەندا بیکەێت ئەوە لە ڕێی کواڵیتی زانستیەوە لە ڕووی زمان و نووسینەوە پێویستە زمان و زاراوەی تایبەت بەکار بهێنرێت لە وەک دەزانن هەر بوارێک زاراوەی تایبەتی خۆی هەیە دەبێت شێوازەکە شێوازێکی ئەکادمی بێ و دەبێت یەکگرتوویی و وەکو دەڵێ کۆهێرەنسی پێوە دیار بێ ینی جێگیر بێ و
بەیەکەوە لکاو بێ ئەو بابەتەی کە تۆ دەینووسی یان ئاماژەی پێ دەکەی دەتەوێت بیخەیتە ڕوو بۆ بڵاوکردنەوە. خاڵی تر کە لە ڕووی داتا و سەرچاوەوە دەبێت ئەو داتایە وەری دەگری پشت ڕاستکراوە بێ و دەبێت پشت پێبەستراو بێ، هەروەها نوێنەرایەتی کۆمەلگەی توێژینەوەکەت بکە. ئەو سەرچاوانەی کە بەکاریشی دێنێ دەبێت سێ تایبەتمەندی تێدا بێ. تایبەتمەندیەکان سەرچاوی تازە دەبێت لە خۆگرت بێ، دەبێت سەرچاوەکان پەیوەنددار بن بەو بابەتە و فرە جۆریش بن، ناکرێ هەر هەمووی کتێب بێ بە تەنها یان هەر هەمووی توێژینەوە بێ یان هەر هەمووی لە ئۆنلاین بێ ینی دەبێت هەمە جۆری تێدا بێ ئەو داتا و ئەو سەرچاوانەی کە تۆ بەکاریان دەهێنی بۆ ڕوونکردنەوەی ئەو ئارگومنتەیان ئەو بابەتەی کە تۆ دەتەوێت بیسەلمێنیان کە تۆ دەتەوێت باسی بکەیت. هۆکارە گرنگەکانی ڕەتکردنەوە زۆر جار ئەو پرسیارە لە ئێمەمانان دەکرێت بۆچی توێژینەوە ڕەت دەکرێتەوە؟ ئایا توێژینەوە ڕەتکردنەوە پاساوی هەیە؟ ئایا لەسەر میزاج دەوەستێ؟ ئایا لەسەر چ لایەنێکەوە دەوەستێ؟ لە چەند ڕوویەکەوە ڕەنگە توێژینەوە ڕەت بکرێتەوە. ڕەنگە بە پێی تێگەیشتنی ئەو کەسە لە ڕووی زانستیەوە تەواو پێ نەگەیشت بێ، ڕەنگە لە ڕووی تەکنیکیەوە تەکنیکی نووسینی توێژینەوە لە ڕووی زمانەوە زۆر جار ڕەت دەکرێتەوە و لە ڕووی ئاستەوە بە شێوەیەکی گشتی ڕەت دەکرێتەوە. بەڵام ئەوانە هەمووی ڕەنگە چارەسەریان هەبێت بۆ ڕەت بکرێتەوە، بۆ هەموار نەکرێتن ئەو پرسیارە زۆر دەکرێت. بەڵام خاڵێکی تر هەیە کە زۆر بەداخەوە زۆر باوە توێژینەوە ڕەتکردنەوە لە ڕووی میزاجەوە، کە ئەوەش بە هەردوو لایەنی سەلبی و ئیجابیەکە دەکرێت. مەبەستمان ئیجابیەکە ئەوەیە تۆ کە دەزانی توێژینەوەکە هیچەیە، ئەگەر ئاستیشی وەکو گونجاو نەبوو بە میزاج لەبەرەوەی هاوڕێتە بۆی پەسەند دەکەی و بڵاو دەکرێتەوە و بە پێچەوانەشەوە ئەگەر کەسەکە بناسی بەداخەوە ئەگەر ئاستیشی باش بێ ڕەنگە ببێتە هۆی ڕەتکردنەوەی ئەوە کە بەداخەوە هەردوو لامان هەیە. توێژەری هەڵسەنگێنەری ڕاستگۆ و ڕاستەقینە ئەوەیە کە پرۆژەکە توێژینەوەکە هەڵبسەنجێنێ نەک چێ ئەنجامی داوە بەڕاستی. ئەوە یەکێکە لەو کەلەنانەی کە ڕەنگە زۆرجار بەداخەوە تووشی بێئومێدیمان دەکات. چۆن توێژینەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت؟ سەردێنە هەندێک وردەکاری تر کە لایەن بەڕێزانیشەوە پشتڕاست کراوەتەوە. ئەگەر بۆ کۆنفرانس بێ بە جۆرێکە، ئەگەر بۆ گۆڤار بێ بە جۆرێکە، ئەگەر بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی بێ بە جۆرێکە، ئەگەر بۆ پێدانی بڕوانامەش بێ بە جۆرێکە. بۆی عادەتەن توێژینەوە لەو حاڵەتانە پێشکەش دەکرێت، یان کۆنفرانسێکە یان گۆڤارێکە یان بۆ بەرزکردنەوەی پلەی زانستیە یان بۆ پێدانی بڕوانامەیە. ڕێو شوێنەکانی هەڵسەنگاندن دەگۆڕێن بە پێی پسپۆڕی، بە پێی جۆری توێژینەوە، مەبەستی توێژینەوەکە دەگۆڕێت، هەروەها بە پێی شوێنی بڵاوکردنەوەکە دەگۆڕێت. مەبەستمان کۆنفرانسە، گۆڤارە، بەرزکردنەوەی پلەی زانستیە، ئەوانە هەمووی بەڕاستی کاریگەری هەیە لەسەر چۆنی پێ هەڵسەنگاندنەکە. جیاوازیەکانیش زۆرن، بەڵام بۆ نمونە ئەگەر کۆنفرانسێک توێژینەوەی کرد بۆ بنێرێ، هەندێک کۆنفرانس بەڕاستی تەنها ئەبستراکت دەنێرن، تەنها پوختەکە دەنێرن. ئەو هەڵسەنگێنەرە بەڕێزە لەسەر ئەو پوختەیە بڕیارەکە دەدا. بۆیە بەڕێزان چەند گرنگی بە پوختە بدێ هەندە پێویستە، چکە زۆر کۆنفرانسێ تەنها سەرەتا پوختەکە دەنێری، ئەوجا ئەگەر ئەپروڤت کرد بە شێوەیەکی ڕەنگە هەموویت بۆ بنێریانی و دەیکاتە دوو مەرحەلە. بۆیە کاتێکە تەقدیمی کۆنفرانسێک دەکەی گرنگی تەواو بە پوختەکە بدە. بەشەکانی تریش گرنگن، بەڵام ئەوە وەکو هەنگاوی یەکەمە بۆ کارەکەت. بینە سەر شوێنەکان هەنگاوەکان عادەتەن چەند هەنگاوێکەیە. هەنگاوی مەسەلەن ئەو بەڕێزانەی کە پرسیارم لێکردن ئایا گرنگی بە چی دەدەن، زۆربەی هەر زۆریان لەسەر ئەو خاڵەنە متفقن کە دوایش پوختەیەکی دەخەمە بەردەستی بەڕێستان. هەندێک هەنگاوی بەرایی هەیە پێشەوەی دەست بە هەڵسەنگاندنەکە بکەیت،
یەکەم جار زۆربەی هەڵسەنگێنەران سەیری ئاستی گۆڤارەکە دەکەن بزانن گۆڤارەکە لە چ ئاستێکدایە و پێشبینی و چاوەڕوانیەکانی ئەو گۆڤارە لە توێژینەوەکان چییە بۆیە ئەوە زۆر گرنگە ئایا لە پسپۆڕی ورد و گشتی هەڵسەنگێنەر نزیکە زۆر هەڵسەنگێنەر ئەوە دەکا کە ئەگەر لە پسپۆڕی ئەو نەبێ ڕەنگە ڕەتی بکاتەوە یان ئەگەر زانیاری لەسەر نەبێ کە منەوە شتێکی بێ باشە بەڵام بەداخەوە هەندێک هەڵسەنگێنەر هەیە هەرچی بۆ بنێری دەیکا هەرچی ئەگەر دوورش بێ لە پسپۆڕی خۆی ئەگەر هیچ زانیاریشی نەبێ هەر هەڵسەنگانەکە دەکا ئەوجا ئەوە دەبێتە دوو بەختەچی یان باش یان خراپە بۆ ئەو کەسێک کە توێژینەوەکەی ئەنجام داوە دوای ئەوە دێنە سەر چکە گەر پسپۆڕیت هەبوو بەڕێزان دەزانی پێویستیەکانی توێژینەوە لەو بوارەدا چییە بۆیە هەندێک هەڵسەنگێنەر هەر لەو مەرحەلەیە ڕەتی دەکەنەوە هەڵسەنگاندن بکەن نەک بڵێن توێژینەوەکە ڕەت بکەنەوە هەڵسەنگاندنەکە ڕەت دەکەنەوە ئەمەش کارە ڕاستەکەی وتمان دوای ئەوە دێنە سەر ناونیشان کاتەکە دڵنیابوون لە ئاستی گۆڤارەکە بزانن گۆڤارەکە لە چ ئاستێکدا دڵنیابوون لەوەی لە پسپۆڕی وردیان گشتی خۆیان نزیکە و دەزانن پێداویستەکانی ئەنجامدانی توێژینەوە لەو بوارەدا چییە واتە ڕازی بوون بۆی کە هەڵسەنگاندنەکە بکەن دێنە سەر ناونیشان دێن بزانن ناونیشان لەگەڵ ناوەڕۆک یەک دەگرێتەوە یان نا ئەنجا دوای ئەوە گەڕانێک دەکەن بە ناو ئینتەرنێت زۆربەی هەڵسەنگێنەرەکان وا دەکەن تاکو بزانن لەو ناونیشانە هەیە لەو ناونیشانە نزیک هەیە یان دووبارەیە یان بابەتێکی سواوە یان بابەتێکی نوێیە کە ئەوە بەڕاستی زۆر گرنگە هەڵسەنگێنەران گرنگی پێدەدەن تاکو توێژەران دڵنیا بنەوە لەوەی کە هەڵسەنگێنەری زۆر باش دەچن بە دوای بابەتەکە دەگەڕێن بۆی بزانن هاوشێوەی هەیە یان نییە یان لەو بابەتەدا چی کراوە چی نەکراوە هەنگاوەکانی دوای ئەوە دێنە سەر هەنگاوی کردداری ڕێخستنی بەشەکانی چۆنە ئایا بەشەکانی بەپێی ئەو ستاندەرەی کە لەو بوارە تێیدا توێژینەوە ئەنجام دەدرێت ڕێک خراوە یان ڕێک نەخراوە دوای ئەوە ناوڕۆک و پلەیجەریزم ئەوە زۆر جار گۆڤار یان کۆنفرانس یان ئەوانە راپۆرتی پلەیجەریزمەکەش ئامادە دەکەن کە پێویستە لەگەڵی بێ ئاخۆسەدا چەندی وەرگیراوە و کۆپی پێست کراوە یان نەکراوە سەرچاوی بەکار هاتوو ئایا سەرچاوی زۆر بەکارهێناوە یان بەکاری نەهێناوە ئەگەر سەرچاوی بەکارهێناوە ئایا وەکو خۆی وەریگرتووە یان پارەفرێزی کردو چکە ناکرێت و سەرچاوەش بەکاربینی ئاماژەش پێ بکەیت ناکرێت هەر هەمووی کۆتەیشنی ڕاستەوخۆ لەو کتێب لەو توێژنەوە لەو توێژنەوە وەرگری بەبێ ئەوەی هیچ جودێکت کردبێ بەبێ ئەوەی پارەفرێزێکت کردبێ بەبێ ئەوەی دووبارە داڕشتنەوەت کردبێ بۆ بابەتێک کە ئەوە کەمترین بەڵگەیە بۆ تێگەیشتنی تۆ پارەفرێز کەمترین بەڵگەیە بۆ تێگەیشتنی تۆ لەو بوارە یان لەو بابەتە دوایەوە پێشەچیەکە سیر دەکەن بزانن کورت و پوختە زۆر جار لە پێشەچیدا بەڕێزان لەبەرەوەی دەڕێ ئەوە چوارچێوەی تیۆریە هەموو شتێکی تێدا باز دەکرێت بەڕێزان پێشەچی چەند کورت و پوخت بێ بۆ هەڵسەنگێنەر ئاسانترە و باشتر بڕیار دەدا لەسەر کارەکەت نەک بە هەموو شتێکی تایبەت دابنەی بۆ بابەتە هەوڵ بدە زۆر نزیک بێ لە وشە سەرەکیەکانی ناونیشان دوای ئەوە دێنە سەر مێتۆدۆلۆجی و تەکنیک و ئەزمون و ئەو سۆفتوێرانەی کە ڕەنگە پێویستە لەبیرتە گوتمان پێویستە لە پسپۆری خۆت نزیک بێ یان ئەگەر گشتیش بێت چونکە دەزانی ڕەنگە هەندێک بابەت پێویستی بە سۆفتوێرە بە تایبەتی لە زانستەکان پێویستی بە تاقیگەی و بە ئەزمونە پێویستی بە تەکنیکی دیاریکراوە بۆ کۆکردنەوەی داتا بۆ مامەڵەکردن لەگەڵ داتا بۆ لێکدانەوەی داتا بۆ شیکردنەوەی داتا بۆیە هەڵسەنگێنەران زۆر گرنگی بەو لایەنەش دەدەن لە ڕووی کردداریەوە نیشاندانی داتا و فیگەرەکان زۆر گرنگە دیسان گوتمان لە پسپۆرێک بۆ پسپۆریەک دەگۆڕێ بەڵام ئەوە دلیلی ئەوەیە بەڵگەی ئەوەیە کە ئەو توێژەرە دەزانێت چی دەکا ئەو توێژەرە دەزانێت چی پێویستە و ئەگەر هەڵسەنگێنەر لە پسپۆری خۆی یان نزیکی خۆی بێ یەکسەر تێدەگا لەو فیگەر و لەو داتایە پێویست ناکە تۆ بچی شەرحی بکەی بۆچی ئەوت بەکارناوە دەزانێت ئەو توێژەرە خۆی ماندوو کردووە دەزانێت ئەو توێژەرە دەبێت چی بکە پێویستی بە چی بووە
یان چ کەم و کورتێکی هەیە بۆ ئەوی پێشنیازی بۆ بکە تاکو کلێنەکان پڕ بکاتەوە. هەروها دەشزانێ پێویستە ئەو داتایانە چۆن گفتوگۆی لەسەر بکرێ، چۆن تەحلیل بکرێ لە دوای ئەوەی کە پیشان دەدرێت. لانی بەهێز و بێهێزەکان بۆ دواتر باز دەکاتن. دوای ئەوە دێنە سەر ئەنجامەکان و پاشانیش سەرچاوە و شێوازی خستنە ڕووی سەرچاوەکان لەگەڵ کوالیتی سەرچاوەکانیش زۆر زۆر گرنگ. کاتە لە کۆتاییش هەنگاوی کۆتایی بڕیاردانە یان بە ئەپروف یان بە پەسەندکردن یان بە ڕەتکردنەوە، بەڵام عادەتەن سێ بژاردە دەدەنە دەست هەڵسەنگێنەر: پەسەندکردن یان نرخاندنی وەکو خۆی، پەسەندکردن دوای هەموارکردن، ئەوەش دەبێتە دوو بەش. هەندێک هەڵسەنگێنەر داوا دەکات دووبارە دوای هەموارکردنەکە ببێنێتەوە، هەندێکیش بەبێ گەڕانەوە دەڵێ ئەو تعدیلانە بکە و ئامادەیە بۆ چاپ یان ڕەتکردنەوە. بەڵام ڕەتکردنەوە دەبێت پاساوی زانستی لەگەڵ بێ. بەداخەوە لە زۆر گۆڤار و لە زۆر شوێندا ئەو پاساوە زانستیت نادەنێ کاتە توێژەری بەڕێز بەس دەزانێت ڕەفز بووە. ڕەنگە هەندێک جار پێشی ناڵێن کە ڕەفز بووە، بەڵام کە دەنجی نەبوو ماوەیەکی زۆر ئەوە تێدەگا کە ڕەفز کراوەتەوە، کە مەفروزە بەڕاستی ڕەتکردنەوە دەبێت پشت بەست بێ بە پاساوی زانستی و هۆکارەکانیشی دیاری بکرێت تاکو توێژەر سوودی لێ ببینێ بۆ ئەنجامدانی کاری داهاتووی. من پێم وایە هیچ توێژینەوەیەک مەرج نییە 100% ڕەت بکرێتەوە، بەڵکو دەکرێت چەند پێشنیازێک چەند ڕاستپاردەیەک بنووسێ بۆ باشترکردنی، یان پێی بڵێ کە ڕەنگە بۆ ئاستی ئەو گۆڤارەیان بۆ ئەو کۆنفرانسە گونجاو نییە. زۆر زار ڕەتکردنەوەکان لەبەر ئەوەیە کە دەکەوێتە دەرەوەی بواری کۆنفرانسەکە، دەرەوەی بواری گۆڤارەکە، کە ئەوەش خەلەلی توێژەرە نەک ئەو لیژنە بەڕێزە هەڵسەنگێنەر، چکە دەبێت پێشەوەی تۆ بۆ شوێنێک بنێری ئەو لایەنت لێک دابێتەوە کە ئەو بابەتی تۆ دەکەوێتە چوارچێوەی بوارەکانی کارکردنی ئەو گۆڤار و کۆنفرانسە یان نە. کاتە هەنگاوەکان ئەگەر بین لەو 58 کەسەی کە من بە سوپاسەوە دووبارە دەڵێم هەڵمێنجاوە، ینی وەکو شیلەی قسەی دەمی ئەوان و نووسینی ئەوان ئەوەیە کە هەنگاوەکان 18 هەنگاوی گشتیە کە ئەگەر توێژەر ڕەچاویان بکە ڕەنگە وەکو دەڵێ بە هەڵسەنگاندنێکی ئەرێنی دەردەچێت. سەرەتا ئاستی لایەنی بڵاوکراوە ڕەچاو دەکەن، کاتە دەبێت توێژینەوەکرد لە ئاستی توێژینەوەکانی پێشووتری ئەو لایەنی بڵاوکراوە بێت. دووەم سەرنجڕاکێشی و ڕوونی لە ناونیشان، ئەو خاڵە زۆر زۆر گرنگە، بۆیە چەندی گرنگی بە ناونیشان بدرێ هێشتا کەمە. ناونیشان لە وێبیناری پێشووتر وێبینارەکانی پێشووتر باسمان کردووە هەندێک تایبەتمەندی هەیە کە دەبێت چەند پرسیارێکە وەڵام بداتەوە، پرسیارەکانی چییە و دەربارەی چییە و چۆن دەکرێت بە چ شێوازێک ئەنجام دەدرێت و جۆرەکەی چییە کە دەبێت بەلایەن کەم ئەو سێ پرسیارەی تێدا وەڵام بدرێتەوە. سەبارەت بە ژمارەی وشەکانی ناونیشانیش پێشتر مناقشەمان کردووە کە نابێ زۆر کورت بێ کە دەیکاتە گشتی و نابێ زۆریش درێژ بێ کە هەموو شتێکی تێدا بێ. و من پێم وابوو لە جارەکانی پێشتریش باسمان کرد لە نێوان 7 بۆ 14 وشە ڕەنگە ناونیشانێکی گونجاوی لێ دەردەچێت. کەمتر بێ ڕەنگە گشتی دەبێت، زۆرتر بێ ڕەنگە شتی زیادەی تێدا دەبێت. کاتە ئاستی لایەنی بڵاوکردنەوە ئەوە هەنگاوەکان، سەرنجڕاکێشی و ڕوونی ناونیشان ئەوە دووەمە. سێم دانە گەڕان لە توێژینەوەی هاوشێوەی و نێزیک. زۆر زار هەیە شت دووبارە دەبێتەوە، ڕەنگە ئاگداریش نەبی، بەڵام بۆ توێژەر بۆ هەڵسەنگێنەر زۆر زۆر گرنگە کە ئەو گەڕانە ئەنجام بدە بۆ توێژینەوەی هاوشێوە یان توێژینەوەی نێزیک لەو بابەتە، هەم بۆ دەوڵەمەندکردنی خۆی هەم بۆ بەراوردکردنی ئەو توێژینەوەی کە بۆی نێردراوە بە مەبەستی هەڵسەنگاندن. خاڵی تر خوێندنەوەی کارەکانی پێشوو تا ڕادێک بۆ هەڵسەنگێنەر، هەڵسەنگێنەری جددی هەیە بەڕاستی دەخوێنێتەوە، دەچێت بزانانی لە پێشووتر چی کراوە، ئایا ئەو توێژینەوەی هاتۆتە بەردەستی هەر جوینەوەی ئەوانی پێشووترە یان شتێکی تازەی هەیە کە لە شوێنەکانی تر باز نەکراوە.
بەڵام نووسیتمان تا ڕادەیەک نەک ڕەنگە هەموو توێ هەڵسەنگێنەرێک واناکە بەڵام زۆر گرنگە کە گرنگی بە خوێندنەوەی کارەکانی پێشووی ئەو بوارە بدرێت. بە شێوەیەکی گشتی خوێندنەوەی یەکەم دەکرێت بە مەبەستی تێگەیشتنی گشتی بابەتەکە ئەوانەی کە زۆر گرنگی بەوە دەدەن بە سوپاسەوە زۆر بەڕێز باسی ئەوەیان کردووە پێویستە توێژەر کاتێک کە توێژینەوەیەک پێشکەش دەکات بۆ هەر شوێنێک ئارگومنتێکی بەهێزی هەبێ ئارگومنتی بەهێز جێبەجێکردنەکەی بەهێز بێ ینی ڕەئیەکی هەبێ نەک تەنها وەکو دەڵێ دووبارەکردنەوەی کەسانی پێشخۆی بێ هەروەها دەبێ هاوتەریب بێ لەگەڵ بوار و بابەتی لایەنی پەیوەنددار واتە ئەو ئاراستە و ئەو شێوازەی کە باوە لەو بوارەدا هاوتەریب بێ لەگەڵێ میتۆد و ئامراز و داتا و گۆڕاوەکان زۆر گرنگیان پێ دەدرێت چ میتۆدێک بەکاراتوە چ ئامرازێک بەکاراتوە داتاکە چۆن کۆکراوەتەوە ڤێریبڵەکانی واتە متەغیرەکانی چین زۆر جار بەداخەوە توێژەر چەندین گۆڕاو لە هەمان ناونیشاون بەکاردێنێ باشترە کەمترین گۆڕاوی تێدا بێ تاکو بتانی بە قوڵتر بچێ ناو بابەتەکە و ئەوەش زیاتر سەرنجی هەڵسەنگێنە ڕادەچێشێ کە تۆ تەرکیز و فۆکەست لەسەر یەک گۆڕاو یان یەک بابەتی دیاریکراو بێ ئاسانتر دەتوانن لە هەڵسەنگاندنەکە تێبپەڕن ڕەسەنێتی و نوێگەری زۆر جار زۆر گرنگە ئۆریجیناڵەتی یان ئەساڵە یان شتێکی نوێ چ لە بیرۆکە بێ چ لە ڕوانگە بێ چ لە چۆنیتی سیرکردن بێ هەنگاوەکانی تر ڕیزبەندی لۆژیکی بەشەکان واتە بەشەکان بە شێوکی منطقی ڕیزکرابن خستنە ڕووی داتا شێوازی جۆرا و جۆر هەیە بۆ خستنە ڕووی داتا بەڵام توێژەری بەڕێز دەبێت بزانێ بۆ ئەو بوارە و بۆ ئەو سروشتی ئەو سپۆرێکە تێدا کار دەکات عادەتەن داتەکان چۆن دەخرێنە ڕوو دوایەوە گفتوگۆی بابەتی گفتوگۆی مۆزوعی ئۆبجێکتیڤ دیسکەشن لەوێدا پێویستە بوونی هەبێت کاری توێژەر بێ نەک تەنها وەرگرتن و جوێنەوە بێ بگورن هەڵی ڕێنووسی هەیە کاری توێژەر خۆی زۆر جار هەڵسەنگێنەرە سەیری ئەوە دەکات بزانم توێژەر چی کردووە بەخۆی ئایا بەس جەمعی کردووە بەس کوێ کردوێتەوە بەس ئەو شتانە پێشووی دەجویتەوە یان شتێکی نوێ دەڵێ ئەوە زۆر گرنگی پێ دەدرێت لە هەڵسەنگاندن سەرچاوی نوێ فرەجۆر و پەیوەنددار باسمان کرد ئەوەش یەک لە خاڵە گرنگەکان ناکرێتەوە توێژینەوەیک لە ئێستا 2022 بکەیت هەموو سەرچاوەکانی ساڵانی هەفتا و هەشتا و تەنانەت نەوەتەکانیش بێ دەبێت سەرچاوی نوێی تێدا بێ ناکرێت هەمووی بەس کتێب بێ یان بەس نامی ماستەر و نامی دکتۆرا بێ یان هەمووی بەس توێژینەوەی ئەلکترۆنی بێ پێویستە فرەجۆری تێدا بێ کە ئەوە بەڵگەیە بۆ گەڕانی توێژەر بەڵگەیە بۆ کاری توێژەر کە ئەو لیستە سیر دەکات بۆیە هەڵسەنگێنەر دەچێت سەیری لیستی سەرچاوەکانیش دەکات تا بزانێ ئەو کەسە خۆی ماندوو کردووە یان نا شێوازی نووسین و زمان بۆی لە کۆتاییەکەم داناوە ئەوە جیاوازی بۆ چوونی لەسرە هەندێک لە بەڕێزان گوتیان زۆر گرنگ نییە لای ئێمە بڕیارەکەمان لە بڕیارەکەمان پشت نابەستین بە نووسین و زمان چونکە ئیشی کەسانی ترە نەک ئیشی هەڵسەنگێنەرێک بچێ پێداچنەوەی زمانی بکە ڕەنگە زۆر گۆڤار هەیە پەسەندیش دەکات بەڵام دەڵێت لە ڕووی زمانەوە پێویستە پێداچنەوە بکرێت لە نووی نووسین و ستایلەوە پێویستە پێداچنەوە بکرێت بەڵام پەسەندەکە دەداتە توێژەر هەڵی زانستی میتۆد و تەکنیکی ئەویان زۆر ئەوەش جیاوازی لەسەر بوو زانستی بەڕاستی دەبێت چا بکرێتەوە میتۆدەکە دەبێت چا بکرێتەوە ڕەنگە هەڵە تەکنیکیەکان تۆزێک وەکو دەڵێ مەجای معاملەی تێدایە کە تۆزێک نەک چاوپۆشی لێ بکرێت بەڵکو مەجال بدرێ بوار بدرێ بۆ ئەوەی چاک بکرێتەوە هەندێک لە بەڕێزانیش باسی کاری بە گروپیان کرد تایبەتی لە بەشە زانستیەکان کە ئەوە کارێکی باشە لەگەڵ وەکو دەڵێت تەحەفوزمان لەوەی کە زۆر جار ئەو بوارە دەبێتە هۆی وەکو مامەڵەیەک ناوی من زیاد کە ناوی تۆ زیاد دەکەم کە بەداخەوە ئەو نمونانە ڕەنگە لە لای خۆمان هەبێ من نازانم لە دەرەوە باوەڕ ناکەم بەو شێوەیە باو بێ بەڵام کاری بە گروپ زۆر باشە لە هەموو زانستەکان کاری بە گروپ باشە
بەڵام بە مەرجێک هەمویان بەشدار بن تێیدا و ئەرک و بەرپسیارەتەکان دابش بوو بێ بەسەر تیمەکاندا نەک یەک کەسی شەکان بکە و ئەوانی تر بەس ناویان لەگەڵ بێت ئەوانە بە شێوکی گشتی هەنگاوەکان بوون کە هەڵسەنگێنەران گرنگی پێدەدەن بە پێی گرنگیەوە لە 1 تا 8 هاتی بۆ توێژەرانی بەڕێز ڕەچاوی ئەو خاڵانە بکەن زۆر گرنگە شتێکی تر چەند فۆرمێکم داناوە ئەو فۆرمانی کە مەسەرەن ئەوە ئێستا فۆرمێکە بۆ هەڵسەنگاندنی گۆڤار سیرکەی لە دەستە ڕاستەوە لە ناونیشان دەست پێ دەکە ئایا گونجاوە لەگەڵ ناوڕۆک ئاستی زانستی و تازایی تێدایانە ئەوە یەکێک لە گۆڤارە بەڕێزەکانە ڕەنگە جیاوازی کەم تا زۆر هەبێت لە گۆڤارێک بۆ گۆڤارێکتر دوایەوە دێتە سەر پێشەچێکە دوای ڕێبازی توێژینەوەکە ئایا چەند ڕێبازی زانستی لێکۆڵینەوەی بەکارێناوە ئایا ڕێبازی توێژینەوەکە نمونەکانی چۆن هەڵبژار بە داتاکانی چۆن کردوێتەوە ئامارە شیکاریەکانی چۆنە لەگەڵ ئەو ڕێبازە دەگونجێ لەگەڵ ئەو تیۆرە دەگونجێ لەگەڵ لایەنە تیۆریەکە گونجاوەیاننا دوای بە شێوکی گشتی شێوازی نووسین لە ڕووی زمانەوانی و ڕێنووس و خاڵبەندی و ڕەوانی لە دەربڕی تەلە ئەکسپرێشن بەراوێزی سەرچاوەکان ئەگەر هەبێ پابەندە بە دەستپاچی ینی خۆیەتی سەرچاوی ئاماژە پێکردووەیاننا ئاستی زانستی سەرچاوەکان چۆنە و هاوچەرخی سەرچاوەکان واتە نوێیی سەرچاوەکان چییە دوای ئەوە دێتە سەر ئەنجامەکان تا چڕادەیەک ئەنجامەکان هەڵقوڵاوی لایەنە پراکتیکێکە زۆر جار کە توێژینەوەیکی مامۆستایەکی بەڕێز دێتن دەبینی ئەنجامەکانی هیچ پەیوەندی بەو گفتوگۆ و بۆ خستنە ڕووی داتایان نییە ئەنجامەکانی زیاتر لە لایەنە تیۆریەکە وەرگرتووە بەڵام پێویستە لە لایەنە پراکتیکەکە وەربگیرێت و تا چەندێش گەیشتۆتە ئەو چارەسەری ئەو گرفتەی کە لە سەرەتا باسی کردووە یان ئەگەر پرسیار هەبێ لە سەرەتای توێژینەوەکە ئایا وەڵامی پرسیارەکانی داوەتەوە یان گریمانە هەبێ ئایا گریمانەکەی ڕەت کراوەتەوە یان بە بەڵگەوە سەلماندویەتی زۆر زار گۆڤارەکان دەپرسن لێکۆڵینەوەکە سوودی هەیە لە ڕووی تیۆری لە ڕووی پراکتیکیەوە و بابەتی زیادی تێدا یان تێدا نیە ئاستی داهێنان و ڕەسەنایەتی لەکوێدا نمرەیەکی بۆ دادێن لە 1 هەتادا دوای ئەوە کۆ دەکرێتەوە پرسیاری ئەوەشت لێ دەکرێت ئایا بەڕای تۆ ئەو توێژنەوە لە شوێنی تر بڵاو کراوەتەوە یان نە ئەگەر بڵاو کراوەتەوە دلیلی دەوێت بۆیە وتمان گەڕانێک ئەنجام دەدەن بەناو ئینتەرنێت بزانن یان بە خیبرەی خۆی بە ئەزمموی پێشووی خۆی تا بزانێ ئەو بابەتە پێشتر بڵاو کراوەتەوە یان نە زۆر زار پرسیاری ئەوەش لێ دەکرێت پێت ئاساییە ئەگەر تێبینیەکانت بۆ لێکۆڵەر بنێرین بەبێ ناوی خۆت یان ئەگەر تێبینی گۆڕانکاریەکان داوەتان کردووە ئایا دەتەوێت دووبارە ببینیەوە یان ناتەوێت ئەوانە هەمووی ئەوەیە وەکو بیرهێنانەوەیەک لە هەفتا کەمتر بێ ئەوە پەسەند ناکرێت بەڵام ئەو هەفتایەت دەڵێ دوای دەستکاریکردنەکە دەگاتە هەفتا یان ناگاتە هەفتا و ئەوەش بۆ دەنێرن ئایا دەتەوێت یان ناتەوێت زۆر جاریش هەڵسەنگاندنێک یان نرخاندنێک هەیە بەڕای تۆ دەڵێ ئەو توێژینەوەیە باشە یان بەبەهایە یان ڕەسەنە ئەو پرسیارش لێ دەکەن ئەوە بۆ گۆڤارێک لە گۆڤارەکان بوو کە پێم باش بوو لێرە بیخەینەڕوو بە مەبەستی هەڵسەنگاندن بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی بەڕێزان زۆر بەڕێز هەیە ڕەنگە ئەو فۆرمەی نەدیتی بێ بەڵام گرنگە کە تۆ تەقدیمی تەرقیە دەکەی یان بۆ توێژینەوە دەنێری بۆ مەبەستی بەرزکردنەوەی پلەی زانستی بزانی هەڵسەنگێنەر لەسەر چی تەقیمت دەکات لەسەر چی هەڵسەنگاندن دەکات بۆ توێژینەوەکان ئەو فۆرمە ئێستا باوە بەڵام من ڕەنگە بۆ خۆم پێم وابێ بەس نییە سەرەتا ئەگەر سەیری بکەی خاڵی یەکەم دەڵێ کواڵیتی گۆڤارەکە ئەها لەبیرتە گوتمان ئاستی گۆڤارەکەی کە تێیدا بڵاوکەیەوە دەرەجەی لەسەرە ڕەسەنێتی توێژینەوە واتە ئۆریجناڵەتی ئەویش خاڵی لەسەرە داهێنان و زیادکردنی زانیاری واسە کۆنتریبیوشنی چەند تێدایە مێتۆدۆلۆجیەکەی چۆنە و خستنە ڕوو پریزنتیشن و نووسین و ئەوانەی چۆنە هەمووی کۆ دەکرێتەوە دەبێتە ینی لە 1 هەتا 10 لە 0 هەتا دەنووسراوە دوای لێرە کۆی دەکەیەوە
بە جێرەی تعلیماتەکان لە نێوان 5 بۆ 6 ئەوە بۆ مامۆستا یاریدەدەر بۆ مامۆستا دەخوا لە بینی 6 بۆ 7 وابزانم دەبێتە پرۆفسۆری یاریدەدەر بۆ پرۆفسۆری ئەگەر هەڵە نەبوو بەڕێزان لێرە دوای ڕاستمان بکەنەوە دەبێ بەلای کەم 7 بێ و دەبێ توێژینەوەکان بەلایانی کەم بۆ پرۆفسۆری 3 دانە هەبێ بە زۆری نەش بێ کێشە نییە کە ئەگەر دەرچوو بێ بۆ مامۆستاوە بۆ پرۆفسۆری یاریدەدەری شەر 3 دانە هەیە لە پرۆفسۆری 6 دانە تەقدیم دەکەی بەلایکە بەڵام دەبێت 3 دەربچێت بۆ پرۆفسۆری یاریدەدەر 3 دانە بۆ مامۆستای یاریدەدەر بۆ مامۆستاش 2 دانە وەکو گوتمەوە سیستەمێکی نوێی ڕیوی کراوە هەبوو لێرە دام نابوو دوای ئەگەر کاتتان هەبوو دەتوانن باسی بکەن کاتە دەگەینە چ ئەنجامێک لەبەر کاتەکە دەمەوێت فرسەتی بە ڕێزانیش بدەم قسە بکەن بەڕاستی هەڵسەنگاندن دەگۆڕێت لە پسپۆرێک بۆ پسپۆرێک لە کەسێک بۆ کەسێک لە شوێنێکی بڵاوکردنەوە بۆ شوێنێک ئەوە دەبێت هەمومان ئەوە بزانین بەڵام هەندێک بنەما هەن دەبێت ڕەچاو بکرێت ناونیشان پوختە پێشەچی پاشخان ئامانج ئەو 5 خاڵە زۆر گرنگە دوای ئەوە کۆکردنەوەی داتای باوەڕپێکرا و کارەکانی پێشوو پاشان خستنە ڕوو گفتوگۆ نووسینەکەی هێڵکاریە نەخشەیە خشتەیە چیت پێویستە دوای ئەوە ئەنجام و ئامانج ئایا یەک دەگرنەوە یان نا ئامانجەکانی سەرەتات لەگەڵ ئەنجامەکانی کۆتایی هاوتەری بن یەکانگیرن یان نا یەکگرتووی لە بینی بەشەکانی ئەو توێژینەوەش گرنگە سەرچاوی نوێ و پەیوەنددار و فرەجۆر ئەوەش لە هەموو پسپۆری و لە هەموو توێژینەوەیەک زۆر گرنگی پێدەدرێت ڕاستپاردەکان هەندێکی بۆ توێژەران هەندێکی بۆ زانکۆ و وەزارەتە من لێرە دەیخەمەڕوو پەیوەندداری بە بوار زۆر گرنگە ڕێلڤنس هاوبەشیکردن زیادە هەوڵ بدەیت کۆنتریبیوشنێک دەبێت مساهمەیەک بکەیت گفتوگۆی توێژنەوەی پەیوەنددار بکە زۆر گرنگە بنەمای تیۆری گرنگی پێ بدە و بنەمای ئەزمموی بۆ ئەو بوارەی کاری تێدا دەکەیت لەگەڵ نووسین و دەربڕینەکەش ئەمانە کاریان لەسەر بکە زۆر زۆر گرنگە وەکو توێژەر ببورن ئەگەر ئەو بەس ئەوانەی لێرەن ڕەنگە خەڵکی زۆر لە من بە ئەزمونتری تێدابێ بۆ توێژەرانی تازن ئەوانە تکایە خۆتان ماندوو بکەن کۆپی پێیست مەکە پەلە مەکە و توێژینەوە وەک حەز بکە وەک نیەتی خزمەت بیکە نەک تەنها بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی بێت هەندێک ڕاستپاردە بۆ وەزارەت و بۆ زانکۆکان تکایە گرنگی بدەن بە خولی ڕاهێنانی بەردەوام لە باری توێژنەوەی زانستی کە چکە زۆر کەم دەبیندرێت لەو بوارەدا گرنگی زیاتر بدێ بە بابەتی توێژینەوەی زانستی لە هەموو قۆناغەکانی خوێندن چ بەکالۆرس چ ماستەر چ دکتۆرا هەیە وەکو بابەت بەڵام گرنگی پێ بدرێتە کەسانێک کە شارەزاییان هەیە بدرێتە کەسانێک کە دەتوانن خزمەتێک بکەن و ئاگایان لە توێژنەوەی زانستی هەیە خۆیان توێژێری سەرکەوتون یان دەتوانن خۆیان پێ بگەینن لەو بوارەدا نەک ببێتە هۆی تەنها پڕکردنەوەی نیساب یان خاتری ئەو بۆ ئەوەی دەرسی هەبێت لە قۆناغێک لە قۆناغەکانی خوێندن هاندانی بڵاوکردنەوە لە گۆباری زانکۆنای خۆیەکان من پێچەوانەی خەڵکانی تر کە بەرەو جیهانی بوون هەنگاو دەنێن پێم باشە ئەوە بەڵام لە هاوتەریب لەگەڵ ئەوەش دەبێت توێژەرە باشەکان هەوڵ بدەن بە توێژینەوەکانیان گۆوارە ناوخۆیەکانی زانکۆکانی خۆمانیش پێش بخەن تاکو ڤیزیبڵیتیان زیاد بێ بۆیە دەبێ هاندان هەبێ لەلایەن وەزارەت و زانکۆکانەوە بەداخەوە ڕێنماییەکان بە پێچەوانەی ئەو داوای منە کە دەڵێ دەبێ هەر لە گۆوارێک بێ کەلسکۆپەس بێ ئەوەش پاساوی خۆی هەیە بەڵام من پێم وایە ئەگەر کار لەسەر گۆوارە ناوخۆیەکان بکرێ دەکرێت زۆر باشتر بن لە ڕێی ئەو توێژەرە باشانەوە ڤیزیبڵیتیان زیاد بێ ئاستیان بەرز بێتەوە هەڵسەنگاندن و بە دوواداچوونی بەردەوام هەبێ بۆ هەڵسەنگاندنەکان و بۆ کارە زانستیەکە توێژینەوە بە تیم ئەنجام بدرێت من لەگەڵ ئەوەم بەو مەرجەی کە دابشکاری هەبێ لە ڕۆڵ و بەرپرسیارەتەکە
من پێم باشە مۆڵەتی توێژینەوە بدرێتە مامۆستایان ئەگەر زانکۆیەک لە شوێنێک دەزانی توێژێرێکی باشی هەیە با ماندووی نەکات بە دەرس و پڕ ئیش و سەرقاڵی نەکات بە لیژنەکان و بەوانە مۆڵەتی پێ بدرێت تاکو توێژینەوە بکات لە ساڵێک توێژینەوەک دوو توێژینەوەی باش بکات ئەوە بە قازانجی زانکۆکان و ئەو دامەزراوانە تەواو دەبێت لە کۆتاییدا من پێم وایە ئەو توێژینەوانەی کە ڕەت کراونەتەوە تا ئێستا لە گۆڤارەکان لە کۆنفرانسەکان لە پلەی زانستی توێژینەوەی زۆر باشی تێدا دەکرێت توێژینەوەی زۆر باشی لە دەرچێت بۆیە پێشنیاز ئەوە دەکەم کە زانکۆیەک جورئەتی ئەوە بکە کۆنفرانسێک بکە بۆ توێژینەوە ڕەتکراوەکان اینجا دەزانین کە چەند توێژینەوەی باش ڕەتکراونەتەوە بەهۆی میزاج یان بەهۆی تێنەگەیشتنی ئەو کەسەی بۆ چووە یان بەهۆی نەبوونی پسپۆڕی هەڵسەنگێنەرەکە ئەوەم بەجددیە ئەگەر زانکۆیەک وەری دەگرێت بڕوا بکە دەبێتە شتێکی ناوازە و دەبێتە هۆی پێداچوونەوە بە کۆی ئەو پرۆسەی هەڵسەنگاندن و ناردنی توێژینەوەکان بۆ توێژەران. I love research من بۆ خۆم حەزم لە توێژینەوەی نەک بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان، سوپاس بۆ ئەو بەڕێزانەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. مامۆستا شەماڵ ئەو بزانم لە کاتی خۆی تەواوم کرد، ئەگەر پرسیار و شت هەیە دەتوانین بگەڕێنەوە سەریان. ببورن لەبەر کاتەکە دیسان من نەمتوانی هەموو شتێک لەسەری ڕابوەستم، بەڵام بە شێوەیەکی گشتی پێم وا بوو ئەو خاڵانە زۆر گرنگن کە باز بکرێن. ئەگەر بەڕێزێک پرسیاری هەیە کاک شەماڵ؟ زۆر سپاس کاکتۆر، دەستەکان خۆش بێت. کاکتۆر من پێشەوەی ئەوە ئەو بەڕێزانەی کە پرسیاریان هەیە پێم وایە خۆت ئاماژەت بەوەدا هەندێک لەو بەڕێزانێک لەم وەبینارە ئامادەن بتوانن وتیان هەبێت ئەگەر خۆت بتوانی هیچ کامێکیان پێیات بێ بتوانی بانگیانکەی یاخود بیان دوێنی بەر لەوەی پرسیارەکان. پێم باشە، بە سوپاسەوە بەڕێزێکی زۆرمان لەگەڵە کاک دکتۆر نەبیل عادل فەخری کە زۆر پێم خۆشە بەشدار بێ لەگەڵمان دەستی بەرز کردێتەوە. دوای ئەوە دکتۆر عەباس لە سویدەوە لەگەڵمانە، ئەویش دەستی بەرز کردێتەوە، دکتۆر شەوبۆ، دکتۆر حاتەم. ئێستا دانە پێدادێم ئەگەر شتێکی ئیزافە هەبێ ئیزافەی بکەن زۆر باش دەبێت. کاک دکتۆر نەبیل فەرموو. مایکەکەت بکەیەوە دکتۆر نەبیل، دەتوانێت قسە بکەیت. يا الله بسم الله الرحمن الرحيم. برزان السلام عليكم ورحمة الله وبركاته. دەستەکانت خۆش بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئیمداد بۆ ئەو سیمینارە بنارە گرنگە. من بەڕاستیەوە دومین جارە ئامادا بم لە سیمینارەکانی جەنابەت، زۆر گرنگ و مۆزوعی گرنگت اختیار کردووە. زۆر سوپاس دەکەین بۆ ئەو وبناریان ئەو سیمینەرێکی پێشکەش کەشتێکی زۆر گرنگ بوو. دکتۆر بەنسبەت هەڵسەنگاندن پێم وایە هەڵسەنگاندن بەنسبەت هەڵسەنگێنەوە بۆی هەیە دووشت دیاری بکە، یەک نقاطی ئیجابی، دوو نقاطی ضعف، يعني نقاط قوة نقاط الضعف، يعني خاڵی بەهێز و خاڵی بڵێن بەهێز یان ڕەنگە يعني کەم وا بکە توێژنەوەکە زۆر بەهێز نەبێ، ئەوە دیاری بکە بۆ توێژەر. ئەوە تەبعاً یەکێکە لە ئەرکی هەڵسەنگێنەر، يعني باشتر وایە دائما خەڵکی ئیجابیاتی بەحسەکە باشکە. ئەو دوایەوەش ئەو نقاطانەی کەوا بکە بەحسەکە جناب باسی ڕجەکتت پێپەرس کرد، بەعزا ڕجەکتت وای بێت نوشتەکە بە قوتکی جارێککە. دەوری هەڵسەنگێنەر ئەوە نییە دەورێکی تەخریبی بێت تۆ توێژنەکە بە یەکجار وای لێ بکەیکان نەمە توێژەرەکە تووشی ئەحباط بێ، نەمە دەبێت هەڵسەنگێنەر دەورێکی تربەویە بێ، کەم نقاتی ئیجابی نقاط سڵبی. بەش بە حاڵی خۆ منەوە عن تەجروبە من خاصن لە مجلەی زانکۆ بەحسیان بۆ مناردووە، ئەو گەر دکتۆر حکمەت ئامادە بوو وەختە مەسئولی قسمێکیان بوو پێم وتووە ئەوە ناوی منەوە ئەوە تەلەفۆنی منە، حەزەکەم توێژەرەکە ئیتصالم پێ بکە بۆ ئەوەی پێ بڵێم یان دیار بوو توێژەرەکە وەکو بگنەرێ بوو، یان شتەکانی ڕزڵتەکانی باش بوو، بەس شێوەی تەرتیبی بەحسەکەی بەو شێوەیە نەبوو ئبرازی شتەکانی بکە. يعني دائما دەبێ هەڵسەنگێنەر
ئەو دەورەی هەبێ دووش من لەگەڵ پێشترش لە ئەنجومەنی زانکۆش چەند جارێکە حاضر بوومە ویستش لەگەڵ بڕێ سەرۆکی زانکۆ ئەو قسەیم کردووە یعنی نساب ئەوە نییە و ئێمە خۆ محتراماتی بۆ مامۆستای ینی بنەڕەتیویان یان ئامادەیی بەس ئەوە نییە مامۆسا فقط محاضرات بلێتەوە نەماتوانی خاصە مجموعەیە مامۆسا هەیە نیسابیان نییە و کەس نازانێت چیان لێ بکە ئەتوانن مەثەن هەر کۆرسێک ئەتوانێت توێژنەوەیەک ئەنجامدا وەکو نساب بۆ حسابیان دەبێت وەکو جامعاتی هەری جەناب دەزانی جەناب سەرۆکی زانکۆی نۆلێج بووی ینی پێشکەشکردنی توێژنەوە ئەبێتە هەرچێکی ئضافت لە تەدیسەکە بێت هەرچێکی سەرەکی بۆ ئەوەی توێژنەوە بکات لە ساڵی توێژنەوە یان دوو توێژنەوە بکەوە هەم بۆ مامۆستاکە باش جەناب هەر بە ڕێزێکە توێژنەوەیەکەکە لای کەمەوە 20 یان 25 مەزدە خێنێتەوە ئەومی باگراوندێکی نۆلێجێکی باش بۆی پێ ئابێ یەک نقطە هەیە دکتۆر هیمدات ئەمێ دائما خەڵک ئیسیهانە نەکا بۆ نەتائیجانی دەستێکەوێت یان بەعزان نەتائیجێکی دەستێکەوێت سەرەکەی عکسی واقعەکەتە بەس متەڕەددی ئایاوە بڵێم ڕەنگە وەڵاهی غەڵەت بێ یان ئەو من دائما وەکو نمونەیەکەم عالمێکە بۆ پدرسن عالمێکی دەنمارکی بوو لە ساڵی 1967 تەفاعلی کیمیاوی هەبوو دەبایە مەثەن A+B C دەرچوایە بەسە و C بۆ دەرناچوو نەزەریان دەبێت C دەرچێت بەس سێریکە شتێکی بۆ دەرەچوە تەسەوەرەکەی ساڵی 1970 جایزەی نۆبڵی وەرگرت لەسەر ئەو شتە موادێکی بۆ دەرچپێوتە کراون ئیتەرز یعنی لە تەفاعلێکە توقع کرد مثلا شتێکی بۆ دەچێت بە سێریکە ئەوە بۆ دەچوو ڕنگ بە ئەوە غەڵەتشم کردووە بەس وای کرد و ئیشی لەسەر کرد فعلا دوایی 20 ساڵ جایزەی نۆبڵی وەرگرت هیوادارم هەر توێژەرێک ینی شتی بازار شتێکت بۆ دەرەچێت وەک خۆی ئازتیز بانی گونجێنی لەگەڵ ئەو ینی بازار زۆر سپاس کاک دکتۆر نەبیل عادل فەخری پرۆفسۆر لە زانکۆی سەلاح الدین لەگەڵمان بووی زۆر سپاس کاک زۆر سپاسی بەڕێستە کاک دکتۆر عەباس بورهان قادر تابی پۆست دکتۆرا لە سویدەوە کاک دکتۆر عەباس فەرموو ئێوارەتان باش دکتۆر جان ئێوارە باش کاکتە خۆشحاڵ بووم وەڵا ماشەڵڵا تەماشا دەکەم هەرچی عەزیز و خۆشەویست و هاوکار هەیەوە لەگەڵمانە دۆش حەزم لێ بۆ قسەی بکەم دەستەکان خۆش بی داوای لێبرنش دەکەم بە حکمیەوەی دوونێ پێرە نەخۆش بوو نەمتوانێت سەلامەت دەبی ئینشاڵڵا سەلامەت ئاست دەکەم دکتۆر جان دەستت خۆش بی جەم لە بابەتەکەت ڕاگرت بەڕاستی قسەکت کرد کە زۆر گرینگە ئەویش ئیهمالکردنی دەوراتە لە بۆ مامۆستای زانکۆ ئەو خاڵەی کە دەیبینی لە دەرێ مقارنەتەن بە ناو کوردستان ئەوەیە کە لە کوردستان دەورات ناکردرێتەوە لێرە هەموو هەوڵەچیان لە بۆ ئەوەیە مامۆستایەکانیان هەموو کاتێک ئەپدێت بکەنەوە دکتۆر ئەمن پێشەوەی بێمە سوید لە کوردستان هەڵسەنگان نەکمان لە بۆ مجە لۆکەڵەکان کرد لە بۆ ماوەی ساڵێک نزیکەی نەتیجەکەی نزیکەی 380 وەرەقە دەرچ بەداخەوە وەزارەتی خوێنی باڵا نازەم هۆک یعنی مبەڕڕی تێکە ڕای گرتێت ئەوە نزیکەی ساڵێکی ڕێکی پێچوو بەڵام لەوانەیە من پێچەوانە بیرکەمەوە پێمان خۆشە ڕای پێچەوانە هەبێت ئەمن دەڵێم یەک لەو هۆکارانەی کە لە کوردستان ژەر پێش ناکەوی مجەلە لۆکەڵیەکانە گۆڤارە لۆکاڵیەکانە ئەوە قەنەعەتی تحلیلکردنی مجەلەکانە لە بۆ ماوەی ساڵێک هەموو گۆڤارە کوردیەکان ینی هەر 44 گۆڤاری کە لە کوردستان هەیە خراپترینیشیان بریتە لە هەڵسەنگاندن لە هەموو دنیایە عملی هەڵسەنگاندن یەکەم شتی کە دەکردرێت دەرێت نابیت بە هیچ شێوەیەک ئەو کەسێک کە دەبتە هەڵسەنگێنەر لە هەمان زانکۆمی بەڵام بەداخەوە لە کوردستان بە پێچەوانەوەیە هەڵسەنگێنەرەکان هەمووی لۆکەڵینە ئێستا سیستەمەکانی دنیاە بە تایبەتی لە بۆ ئەوانەی کە نوێنە و حەزیان لێ ببنە توێژەر وێبسایتەکە پێی دەگوترێت پەبلۆن هەموو مجەلەکان ئەوانەی کە بڵێن کوالیتیان هەیە هەمویان بەیەک ئاست یعنی ئەتیمادی دەکەنە سەری هەر کاتێک کە ئەتوو توێژینەوە کرد با بڵێن ئیڤالوێت کرد بوویە ڕڤیوەر
یەکسەر ئەو سیستەمە ڕاستەوخۆ ناو دەکاتە ناو پەپلۆن لە کۆتایی تو با بڵێن چەند بەحثت ڕڤیو کردبی ئەوەندە بەحثە دەنووسرێ لەوێندەر ئەوەش دەبتە خاڵێکی ئیجابی لە بۆ تو بەداخەوە دووبارە یەک لەو هۆکارانەی کە خراپە لە کوردستان یعنی ئەوەیە کە وەزارەت هەموو شتێکی بەستیتەوە بە تەرقیە وە دەزانی ئەو بەحسانەی کە لە کوردستان دەکردرێت خەڵک تەرقیە پێ بکە بەحسی زۆر باشم بەڵام بەداخەوە ئەوها نییە ئەمن هیوادارم و ئامادەشم لێرە چەندین خەڵک هەیە دەیان ناسین هەر کوردی خۆمانن لە ئاستی عالەمی زۆر برزن دەتوانین بای ئۆن داوای هاوکاریان لێ بکەین ساڵانە بێن چەندین دەورە بکەنەوە دەورەی مکەثەف ئەوەی کە زۆر گرینگە خەڵک لەوەی فێر ببی وەکو قۆناغی یەکەم ئەوان پێیان بڵێن یعنی بڵێن لە هەڵسەنگاندنەکان ئەمە چیان پێ دەکەین لەبەرچی دکتۆر لەبەر ئەوەی ئێستا هەندێک شت هەیە کە توێژەر کاتی خۆی پێدەکوژی هەموو فۆکەسی لەسەرێتی ئێستا هەموو تووڵی لە بۆ دانرایە ئیدیتنگ لانگویژ ئەوە ئێستا بوویتە هەموو بوویتە تیجارەت دکتۆر خاڵێکی دکتۆرە من حەزم لێ ینی لێرەوە ڕوونی کەمەوە تیمورک بەڕاستی تیمورک ئەمە لە لای خۆمان بە غەڵەتی تێگەیشتینە یعنی ئەگەر بێت و ڕۆژێک ئەتوو لە مختبەرێکی ئەمە لێرە ئیشمان بەیەکەچی بی داوای لێ بکەین هاوکاری بکەین سبەنێ حەقی خۆیتی ئەو داوات لێ دەکە ناوی لە بەحثەکەی دابنی ئەگەر بەو حسابی بی لە کوردستان دەبی خەڵکی وا هەیە ناوی لە 100 بەحسی دابی و حەقی خۆشیت وازحە و لێرە جێبەجێ دەکردرا ینی ئێستا ئەوەی کەم لە سوید دەبینم جامعی کارلێسکا کە شەشەمین جامعە لەسەر ئاستی هەموو عالم ئەوها دەکەن ینی زۆر لەلایەن ئاساییە دکتۆری هیمداد یارمەتیمان دەدا لە ڕووی زمانەوانیەوە حەقی خۆیتی ناوی تێدابی بەڵام ئەوە نابتە خاڵێکی سلبی بەس بەداخەوە لە کوردستان هەندێک شت دانرایە بە قالبە تەمەنا دەکەم ڕۆژێک دابێت بە زووترین کات یعنی لە خلالی ماوەک مانگەک دوو مانگ وەزارەت ئەو نەتیجەی ئەوەی دەربێخی لە بۆ ئەوەی حتا مجەلەکانیش ئیستفادەی لێ بکەن کورتی لە کوردستان سێ جۆر مجەلەمان هەیە 44 مجەلە نیە مجەلەی زانستیمان هەیە مجەلەی مرۆڤایەتیمان هەیە مجەلەی پزیشکیمان هەیە بەڵام ناوەکەی گۆڕایە لەوێندەر هەولێرە لەوێ دهۆکە لەوێ سەلاحەدینە لەوێ سلێمانیە هەڵسەنگاندنیش نییە زۆر جاروا هەیە خەڵکانە ئەمن بە حکومی لە مجەلێ بوومە خەڵکانێکی زۆر ئاست بەرز شەهادەی بەرز لەقەبی پرۆفسۆری یاریدەریان هەیە بەس تەنها بە قبوڵیان قبوڵ نییە بەحسەکەی دەنێرنەوە هیوادارم دابێ مجەلەکانی مەش یعنی ئیستفادە بکەن لەوانەی کە لە دەرێ هەیە دووبارەی خۆش ئەگەر مێگامایندیش پێویستی پێ بووە من دەتوانم خەڵکەکی باش لێرە ببینمەوە ئینگلیس عەرەب سوودی کورد لە بۆ ئەوەی هەرچ کاتێک پێویستان پێبی دەورەی بکەنەوە بە تایبەتی لە بۆ بەسپاسەوە ئەکید لە پەیوەندیدا دەبین کاکتۆر با زۆر سپاس خۆشحاڵەکان زۆر سپاس بۆ ئۆفەرە بەدڵنیاییەوە وەری دەگرین و ئیشی لەسەر دەکەین ڕیزبەندەکە بڕۆین مامۆستا سەنگەر فەرموو سەنگەر بۆڵێ کاکتۆر وێبنارێکی بە سوود و دەستەکان خۆش بێت بەڵێ دەنگ دێ کاکتۆر دەستەکان خۆش بێت ئێمە هەندێک جار ریسێرچێک دەخوێنینەوە لە کۆتایی ریسێرچەکە جۆرێک لە سوپاسنامەیەکی تایە مەسەلەن ئەڵێت سوپاسی فڵانەکەس و فڵانەکەس دەکەین بۆ سەرنجە بە نرخەکانیان بەبێ ئاماژەدان بەوەی کە سەرنجەکان چی بوون ئەوە جۆرێکە لە ئۆپن پیرۆڤی وایان نا زۆر سوپاس دەست خۆش بێ بەڕای من ئۆپن سیستەمەکە ئەوەیە تۆ سەرنجێکی زانستی دابێتێ ئیزافەیەکت کردبێ ئیزافەی سەرچاوێکی بەسوودت کردبێ ئیزافەی تەکنیکەکەت بۆ کردبێ ئیزافەی توێژنەوەی پێشت بۆ کردبێ ئەو کاتە نەک تەنها بەس بڵێ بۆ سەرنجەکان دەست خۆش مامۆستاگەر دکتۆر شەوبۆ شەمسەدین ناوەکە لای من وا دەرکەوتووە سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام دەست خۆش لێ دەکەم دکتۆر هیمداد زۆر خۆش بوو زۆر بەسوود بوو فعلەن ئەمە ئیستفادەی لەو معلوماتەی دەکەین بەڵام ئەمن شتێک لێرانە ڕەچاو دەکەم یعنی دەبینم ملاحەزە دەکەم بەحوسی دەنێری ڕەفزی دەکەن پێت نارێن دۆ و دەچی تاقیەکەی
يعني نازانم چی مۆزوعەکە لەو پێمان نارێن يعني بەڕاستی خەلەلە مەفروزە پاساوی زانستی لەگەڵ بێ هۆکاری ڕەتکردنەوەکە ڕوون کرابێتەوە تا تو نەفسی غەڵەت نەکەیەوە. باشە دکتۆر ڕای جەنابەت چییە؟ ئەمن سێ بەحسم نار یەکێکیان ڕەفز کردەوە، یەکێکی دیمدانا ئەویشیان ڕەفز کردەوە، یەکی دیمدانا ڕەفزیان کردەوە، ئەوی کەمدانا ڕەفزیان کردەوە. ئەنی زوڵم نییە ئەوە پێم برێن سەبەبی چیە نارێن. بەڕاستی ئەمنیش بەخۆشم تەقویمم یعنی ئەم بەخۆم خەڵکی فێری بەحسی دەکەم معقولە ئەم بەحسەکانم ڕەفز بکەم یعنی نازانم مەوزوع چیە لێرە. هۆکارەکانی ڕەتکردنەوەمان باس کرد دکتۆر، هەندێکی بەداخەوە بە میزاجە هەندێکی ناڵێن با تەعمیم نەکەی، بەڵام ئەتۆ وەکو توێژەر مافی خۆتە داوا بکەیت بزانی هۆکاری ڕەتکردنەوەکە چییە. ئەوە دەکرێت بە نووسین بێ، دەکرێت گازاندە بنووسین داوا بکەیت، ئەوانش دەبێت پێت بڵێن راپۆرتەکە با بەبێ ناوی هەڵسەنگێنەرەکە پێت بدەن ئاساییە. دکتۆر ئەگەر جەنابەت لە مەکانەتی خۆت لەو شوێنەی کە تێیدا کە دەستت یعنی قسە گیان لێ دەبی ئەگە اقتراحی هەندێک شتی بکەی و ببیتە یعنی ببتە وەکو برێن قانونك ببتە نظامك لتەرقیات یعنی ئەوها بکەن با بە میزاجیات ئەگەر ئەوە بیت نەچی دیکە تەشکیل بکرێتن پێداچوونەوەی لە ئەو دەرجانە بکەن لە ئەو بەحسەی بکەن کەوا ڕەفزکرایتە یان وەکو بەڕێز دکتۆر عادل نەبیل عادل بۆتی يعني نقدەکان با بەنابی نقدەکان ڕوخێنەر نەبی باوە بکەم ئێستا حەزم لێ نییە بەحسی بکەم چکو هەرچی دەکەم ڕەفز دەکەن. دەست خۆش بی دکتۆر گوتمان بەحسەکە با لە توێژینەوەی نەبی لۆ حەزی خۆت و نیەتی خۆت بی باش. دەستت خۆش بی دکتۆرشەوە بۆ زۆر سپاس خۆشحاڵ بین لەگەڵمان بوویت بە ئەکید بەو پێشنیارانە دەکەین. انشاءالله سپاس. کاک پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر حاتەم ولیە محەممەد لە زانکۆی سەلاحەدین. کاک دکتۆر فەرموو مایکەکەت بکەوە دەتوانێت قسە بکەیت. کاک دکتۆر حاتەم دەتوانێت قسە بکەی مایکەکەی بکەوە. سڵاو کاگتۆر لە بەڕێست و لە بەشداربوانی بەڕێز من هیچ سەرنج و تێبینی و زانیاری یەکەم نییە بیخەمە سەر ئەو زانیاری ئەو زانیە بە سوودانەی کە پێشکەشت کرد تەنها دەمێ سپاس بکەم دەستخۆشی دێ بکەم بەڵام هیوادارم هەر هەمومان ڕەچاوی ئەو خاڵانە بکەین کە بڕێز پێشکەشت کرد لە سەنگاندنی باسی زانستیدا جینا من دووبارە سێبارە دەستخۆشی دێ دەکەم من ئیشەڵا نەکرد پێڕەوی دەکەم و زۆر سوودیشم لێبینی دووبارە دەستخۆشمان لە تێبینەکانی جەنابەت وەرگرت جەنابەت یەکێک بووی لەو بەشدار بوومان پێکردی زۆر سپاس هەمیشە لە خزمەتدام کاکتۆری کاک دکتۆر حسێن ئەحمەد لە زانکۆی نەورۆز لە دهۆک. دکتۆر حسێن جەنابەتی Very good. In fact, I'm going to speak in English, okay? والله همو الإنجليزي تناقل بس مشكلة ما Yeah, you see, my dialect is something special. I think most of them, they will not understand what I'm going to say. بس بالإنجليزي كاش توزق مشكلة دبي ترجمة يمكن بس فرموا عندي دتواني تقلبي باشا. Pardon? تقلبي. It doesn't work, believe me. It should be in English. باشا مشكلة نية فرموا كاك دكتور حسين بروفيسورا لزانكوي نوروز استان لكلمانا فرموا. Many thanks, dear. In fact, many thanks for your constructive presentation of this very, very important topic. In fact, the other point is that you see at our pedagogy centers all over Kurdistan region, we have research as a module. In fact, out of the 6 modules we are teaching at these centers. Since some people, as I think they are, I don't say beginners, but they don't have that experience with research, I just want to outline some points. Please, colleagues, publication in a journal is not a guarantee that that research will be accepted for promotion. Right? Yeah. The point is that you see, we have experience with this. I think Professor Himdad agrees with me because you see, we receive your researches for promotion, and when we look at the researches, unfortunately, they are full of mistakes. And here you see, when we come and evaluate the journal itself, you see we are not giving it that good mark, and in such a case, your research will be rejected. So please, first of all, proofread your researches, and then submit it to a refereed good
journal, not any journal that comes in your way. The second point is, you see, if you are looking especially for promotion, look for those titles which are not heavily investigated. You see, we have the internet nowadays. You are doing a lot of extra reading. You see, read between the lines. You can take out many topics which are new. You see that are not tapped. You see that a lot. And believe me, if you work on such topics, your researches will be accepted and your promotion will go in the right way. Also, you see, limits of the research is very important. I have seen that many people, they are, you see, undertaking very broad titles. They write in a very broad way. You see, in such a way, you cannot understand the beginning of the research from its end. So please, you see, limits of the research is very important. Stick to those, you see, precise, concise titles, which will put you on the right track. That's all the things I want to say. Thank you very much. دەستت خۆش بێ، زۆر سپاس کاک دکتۆر. بە کوردی باسی دەکەم، ئەوەی جەنابەت باس کرد. کاک دکتۆر حوسێن گوتی لە سەنتەرەکانی پێداگۆجی ئێستا مۆدیڵێکی سەر بەخۆ هەیە بۆ نووسینی توێژینەوە کە ئەوە زۆر سوودی هەیە. هەروەها یەک هەڵە تێگەیشتن هەیە لەلایەن توێژەران، وا دەزانن ئەگەر توێژینەوەیەک لە گۆڤارێک بڵاو بۆەوە تەواو ئەوە بۆ پلەی زانستیش دەبێت. بەڕێزان مەبەستەکان جیاوازە، ڕەنگە توێژینەوەکەی تۆ بۆ ئەو گۆڤارە باش بێ، بەڵام بۆ ئەو پلەی کە دەتەوێت بەرزکردنەوەی پێدا بکەی بۆ پرۆفسۆری باش نەبێت کە دەبێت نمرەی بەرز بێن. یعنی هەڵسەنگاندنی گۆڤار جیاوازە لە هەڵسەنگاندن بۆ پلەی زانستی. هەروە داوای ئەوەی کرد، ڕاستپاردەوەی کرد کە پێش تەقدیمکردنی توێژینەوەکان پێداچوونەوەیکی زمانەوانی زۆر باشی تێدا بکرێت بۆ شوێنێکی باش بنێردێ بۆ بڵاوکردنەوە. هەروە هەوڵ بدەن بابەتی نوێ هەڵبژێرن لەگەڵ تایتڵی باش بۆ ئەوەی سودمەند من تێدا. دووبارە زۆر سپاس کاک دکتۆر حوسێن. کاک دیار هەرکی نووسرایە، کاک دیار فەرموو. سڵای خوا لێبێ کاک دکتۆر، سڵای خوا لە هەموو بەڕێزانە. کاک دیار لە بریتانیاوە؟ بەڵێ کاک دیار فەرموو. بەڵێ دەست خۆش بێ. ڕاستەکەی من ئەمەوێ ئاماژە بە 3 خاڵ بکەم وەکو گەنجێکە و قسەیەکەم نەکۆکو کەسێک دیار قوتابی ماستەرە لە ێکێک لە زانکۆکانی بریتانیا بە زەمالە لەوێندرە. فەرموو کاک دیار. بەڵێ سپاس کاک دکتۆر. من ئەمەوێ ینی لەم چەند مانگا بەجددی من کە چوومەتە بریتانیا بۆ خوێندن لە زانکۆی لانکاستەرێکێکە لە تۆپتێنەکان تووشی کەڵچە شۆک نەبووم، تووشی ستادی شۆک بووم. یعنی ئەو شوازی خوێندنەی کە لە کوردستانە هەیە، ئەوەی چ لە بەکالۆریۆس چ لە ماستەر فێڕەوە کرێ خو لە دکتۆرە زۆر جیاوازترە لەوەی کە لەم وڵاتە جێبەجێکرێ. من ئەمەوێ لە 3 خاڵە قسەکانم کورد کەمەوە لەبەرەوەی کەسانی ئێستا قسە بکەن. هۆشیاری کاک دکتۆر زۆر گرنگە. ئێستا منم ئەم نارە زۆر بە گرنگە بینم. هۆشیاری زۆر گرنگە لە تەمەنێکی زۆر زووتر دەست پێ بکە. یعنی من کەسێک یەکێک بووم لە تۆپتێنەکانی باشەکەم لە زانکۆی سەلاحەدین، بەڵام 4 خۆناغم تەواو کردووە لە ئەکادمی ریسێرچ ئەکسلەنتم هێنا، تەنانەت نەمەزانی کە گۆڤارە لۆکاڵیەکان چین، گۆڤارە ئینتەرناشناڵەکان چین، چۆن دەست پێ کۆتایی پێێنی. یعنی سەم دوێنێ شەو دانیشتێکم لەگەڵ هاوڕێکە بۆ خەڵکی هندوراستە تەمەنی 20 ساڵە چەند بڵاوکراوەیەکی هەیە لە گۆڤاری ئینتەرناشناڵ. یعنی بۆ گەنجی ئێمە، بۆ خوێندکاری ئێمە، من حەزەکەم ریسێرچکەم، من حەزەکەم بڵاوکرامە بێ. بۆچی ئەو ئەوێرنێسەمان نییە؟ مەسەلە بابەتەکە بەبووچوونی من تاک نییە. ئەو کۆمەڵگایە کە تۆ تێداشی بۆیە زۆر گرنگە وەکو ئەکادمیست خەمێکی جددی لەم بابەتە بخۆن. سایلی ئەساینمێنتەکان لە زانکۆکان بە بووچوونی من کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر بەرە پێشچوونی ریسێرچ. لەبەرەوەی لە 4 قۆناغی زانکۆ ئێمە تەنها یەک ریسێرچ پرۆجێکتمان کرد کە پرۆجێکتی دەرچوون، پرۆژەی دەرچوون. لە کاتێکە تۆ لێرە هەموو مۆدیۆڵێکت پێویستە ئێسەیەک تەقدیم بکەیتەوە. ئێسەیە ئەگەر 1006 2003 2006 بێ کە پێویستە هەموو بنەماکانی ریسێرچ تێدا جێبەجێ بکەیت. پێم وایە ماکارێکی زۆر گرنگەوە کە توانە و کواڵیتی ریسێرچ بەرز ببێتەوە. ئەم دوو خاڵە پەیوەست بە خوێندنەوە هەر کەسێک لە لای خۆیەوە کە لێرە بەرپرسیارە بتوانێت کاری لەسەر بکات، کریتیزایزی بکە بە بووچوونی من نەتیجەیەکی باشتریە بێ. خاڵی سێم من بەرچاوم ڕوو نییە یاخود بابەتەکە بەم جۆرەیە. لە ماوەی ڕابردوو بوو مۆدیۆڵێکم زۆر هەوڵمدا داتای کوردستان دەستکەوێ، ریسێرچەکانی کوردستان دەستکەوێ، بەڵام بۆ من زەحمەت بوو، ئەکسس زەحمەت بوو بۆ
زانکۆ لۆکاڵیەکان بۆ نمونە من زانکۆی نەورۆز دکتۆر حسێن لێرە بۆ زانکۆی نەورۆز هەوڵی یەک دوو ئارتیکڵمدا بۆ من زەحمەت بوو لە کاتێکا لێرە تۆ لە زانکۆیەکی لە هەفتا زانکۆی بەریتانیا لە هەم لە کام زانکۆ بتەوێت ئەتوانی لە کەمبریج لە زۆر باسانی دەست خۆش بێ. دەست خۆش بێ. زۆر سپاس کاک دیار کە لەگەڵمان بووی. مش پێشنیاری ئەوەمان کرد کە گرنگجی بە بابەتی توێژنەوەی زانستی بدرێت لە هەموو قۆناغەکانی خوێندن. منیش لەگەڵ ئەوە قوتابی بەکەلەرێوس دەبێت لەوێەوە کاری لەسەر بکرێت. دوای ئەوە ماستەر و دوای ئەوە دەکرێت زۆر جار معیدیش ئینڤۆڵڤ بکرێت یان بێتە ناو کاری توێژینەوەی زانستی بەڕاستی. ئەگەر بزانین چێتر ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە بگورن بەس ناوەکانم بێتەوە پێشێ کاک شەماڵ هەتا ناوەکان دەبینینەوە. کاک دکتۆر بەکرد لە چاتەکە کۆمنتێکی نووسی بوو زۆر بەدڵم بوو گوتیت 18 خاڵە 17 نووسرا بوو بەس نازانەوە دیارە بەسەرمدا ڕوویە بەڵام دەڵێ من باسی ئەوم کرد کۆنفرانس بۆ توێژینەوە ڕەتکراوەکان بکرێ ئەو دڵێ ناوەڵا بە کۆنفرانسێک بۆ توێژینەوە قبول کراوەکان بکرێت ئەو چە دەزانی چمە ئەسات و چکارە ساتێکە چ جۆرە توێژینەوەیەک بەهۆی عیلاقاتەوە قبولی وەرگرت بۆەوەی بڵاو بکرێتەوە کە ئاستی وەکو پێویستیش نییە کاتە هەردووچیان پێویستن کۆنفرانسیان بۆ بکرێت هەم ئەوانەی پەسەند کراون تا بزانن لە چه ئاستێکدان هەم ئەوانەی پەسەند نەکراون تا بزانن ئەوانیش لە چه ئاستێکدان بەڕاستی. دووبارە زۆر سپاس کاک ئەبزام شکار بەس شکار نووسراوە لە لای من فەرموون شکار. دوای ئەوە دکتۆر دیار دوای ئەوە دەین بە سڕە دەی نەخوارێ. کاک شکار فەرموو مایکەکەت بکەوە قسە بکە. بەڵێ جەمالێت مایک قەپات بۆ دووبارە بیکەوە مایک. ئێستا کاک دکتۆریان بەڵێ فەرموو. دەستخۆشی لێ دەگەم کاک دکتۆر بۆ و بابەتە بە پێزە دیارە بۆ من ئەپدەیتکردنەوەیەکی زانستی بوو. ئەوەی گرنگە لە کوردستان بەڕاستی دەبینین توێژینەوەکان تەنها بۆ بڵاوکردنەوەیە بەڵێ بەداخەوە ئەگەر سیری وڵاتان بکەین دەبینین زیاتر بۆ دەرهاویشەی توێژینەوەکان بۆ وەڵامداوانەوەی خواستی بازارە کاک دکتۆر دەبینین لە پرۆسەی گەشەپێداندا ڕۆڵی سەرەکیان هەیە. بنمونە ئەگەر چەند وڵاتی وەرگرین لەوانە ئەڵمانیا ئەگەر لە ڕووی خەرزی توێژینەوە سەیریکەین دەبینین حوتەمین وڵاتی دنیاە بەڵام لە ئاستی پێگەکان لە ئاسی بڵاوکردنەوەی توێژینەوەکاندا لە پلەیسی چواردایە. کۆریای باشوور بە هەمان شێوەی ئەڵمانیا لە ڕووی خەرزی توێژینەوە لە پلەی دووەمدایە بەڵام لە پێگەکەی لە ئاسی بڵاوکردنەوەی توێژینەوەی زانستی لە پلەی 27دایە. چمان پێ دەڵێت لەوەدا پێمان دڵ کە ئەوان ئامانجیان لە بڵاوکردنەوەی توێژینەوە تەنها بڵاوکردنەوە نییە کە ئەوەی بەداخەوە لای ئێمە توێژەرە هەرە باشەکانمان دیاتر هەممی گەورەیان ئەوەیە کە لە گۆڤارێک یاخود لە زانکۆیەکی دنیادا بۆ سمپزیۆمێک یاخود بۆ کۆنفرانسێک وەرگیرێت. لێرەدا ئەوان ڕۆڵی سەرەکیان وەکو باسم کرد بۆ وەڵامدانەوەی خواسی بازاڕە و بۆ خواسەکانی پرۆسی گەشە پێدانە بە هیوام لەمە دوا توێژەرەوەکانی ئێمەش کە بابەت دەنووسن کە توێژینەوە دەکەن ئامانجی سەرەکیان لە بورە خۆزێک ناساغم کاک دکتۆر مەمنونم زیاتر بۆ قازانجی گۆشەپێدانی ئابووری و کۆمەڵاتی بێت. دووبارە دەستخۆشی لێ دەکەم خوازم کاک دکتۆر. زۆر سپاس بۆیە لە زۆر شوێن وەکو پاڵپشتێک بۆ قسەکانی کاکشکار سپاس کە لەگەڵمان بووی لە زۆر شوێن باڵێن ئەو بەشەی کە ئەو کارە دەکا پێی دەڵێن R&D Research and Development واتە توێژینەوە و پەرەپێدان. من جارێکیش ئەو پێشنیازم کرد کە بەڕاستی ناوی سنتەرەکانی توێژینەوەی زانکۆکان لە زانکۆی سڵاحەدینەوە دەست پێ بکەین بگۆڕێ بۆ سنتەری توێژینەوەی زانستی و پەرەپێدان تاکو بەڕاستی بۆ ئاراستەیە بڕوا کە توێژینەوەکانمان بۆ پەرەپێدان بێ بۆ پڕکردنەوەی کەلێنەکان بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بێ. دووبارە زۆر سپاس. دکتۆر دیار محەممەد جەباری فەرموو. شەوتان باش کاک دکتۆر. شەو باش کاک دکتۆر.
بەڕاستی وبیناری ئەم شەو زۆر بە پێست بوو ینی پڕ بە پێستی توێژینەوە تەختیشی زۆر کاملی بابەتەکەت کرد بەڵام دەکرێت وەکو جەنابەت فەرموود لە چەند لایەنێکەوە ئێمە لایەنێکی دیکە ببینین وەکو ئەو هەڕەمەی کە پێوتێ توێژینەوەی زانستی هەر کەسێک و دیوێک دەبینێ و دەتوانێت دیوەکەی خۆی وەکو خۆت گوتنی 6 و 9ەکە لە لای تۆ 6 لە لای من 9 هەردوو چیش ڕاستە بەتاکید بەڵام لەوە دەست پێ دەکەم من زۆر هاوڕام لەگەڵ دکتۆر حوسێن ئەویش ئەوەیە بەحث بۆ گۆڤار کە نەشر بکرێ مەرج نییە ئەمە بتوانین تەرقی پێ بکە یان ئەوە تۆ ئاستە بکە ئەلمێت وێن یان کاک دیار هەرچی بزەبت هاوڕام زۆر لەگەڵ قسەکانی بەڵام کارەسات لەوەیە ئەگەر مؤسسەسیەکی تربەوی یا بین ناوکەوانە جامیعە لەوەیە باحثی نەوێ لە کوردستانە بەڵکو چی بوێ مامۆستای بوێ مختبەری بوێ ینی ئەو تەخەسوسی دەوێت کە پیشەکەی پێ دروست دەکات یعنی باحث نەبووە بە پیشێک وەکو لە ئەوروپا هەبێت و بتوانێت ڕیسێرچ بکە بۆ کۆمپانیایەک بۆ بزنسێک یان لە هەمان کاتە زانکۆی ئێمە هێندەی گرنگی بە کەمیە دەدا بە ڕێژەی بەحسەکە دەدا بە کواڵەتەکەی نایدا من بۆ چوونم ئەوەیە ئەمساڵ لەم کۆرسە بەحسێک بکەم بەڵام کواڵەتیکی بەرزێ بێ زۆر کافی لەوەی کە سێ بەحەز بکەم و یان چوار بەحەز بکەم بەڵێ کورچ و کاڵ بێ کەواتە لێرەدا ئەوەی کە من ملاحەزەی دەکەم باحسی ئێرە زیاتر گرنگی بۆ دەدا کە چەند بەحەز بکە نەک کواڵەتەکەی ئەمە خاڵی دواتر ڕەبزکردنی غێر مبەڕەر ئەوەی کە دکتۆرەشەوە بۆ باسی کردو کە لەوانێ منش بەشێک بوون لە قوربانیانەی کە ڕەبزی غێر مبەڕەری پێوترێ من پێم وایە ئەمە حەقە زانکۆ یعنی ئەلانی بۆ بکرێت تەجریم بکرێ ئەمە ینی تەحریم بکرێت دەبێت سەبەب هەبێ بەڵام ناحەقی ئەوە ناگرم لە یەک نقطەیەک کە ئەمن ئەو تەوزیحەن زیاتر بۆ ئەوەیە ئەویش ئەوەیە چێن ئەوانەی دەبنە هەڵسەنگێنەر ئایا ئەوانە کە دەبنە هەڵسەنگێنەر هەڵسەنگاندنیان بۆ کراوە بۆ خۆیان یعنی من فکرەکەم ئەلێرەیە من ئەگە بمە هەڵسەنگێنەری گۆڤارێک ئایا من هەڵسەنگاندنم بۆ کراوە کە من هەڵسەنگێنەرێکی هەموو کەس ئێوەیە بکرێت هەڵسەنگێنەر یان بە تەکید لەگەڵ تۆم لەگەڵ ئەو نقطەیە چونکە هەڵسەنگاندن جەنابەت يعني طرحێکی سەرەدیێرەکت کرد سەرەدیێرەك حەزم لێیە برادرانی شەمی جۆر ئەنی لەو نقطەیە بگرن ینی هەڵسەنگاندن بۆ توێژینەوە چەند نەوعێکە ئەو هەڵسەنگاندنێک کە بۆ گۆڤار دەکرێت پێی بڵێ چاکسازی تێدا بکە چونکە هەڵسەنگاندنی بیناییە بیناتکاریە یعنی ئیش بۆ ئەوە دەکات چاکسازی تێدا بکە بەڵام هەڵسەنگاندن بۆ کۆتایی بۆ تەرقیە ئەوە پێدەوتی هەڵسەنگاندنی کۆتایی حکمی نهایی لەسەر ینی ناکرێت قسەی لەسەر نەکرێتەوە جا لێرەدا من پێم وابوو ئەم هەڵسەنگاندنانە زیاتر بچێتەوە سەر بیناییەکە یعنی بکرێ ڕێگای ئەوە بدرێ کە چاکسازی تێدا بکرێ ماعەدا ئەوە نەبێکە بڕوانامەی پێوەردەگیرێ یان ئەوە تا ئەوانەی کە ئۆکچۆمڵی بەخۆتی تەخەڕوجی حکمی نهایی لەسەر دەدرێت یەک خاڵی کە کاک دکتۆر من دوو شت هەیە ئەگەر ڕێگام پێ بدەیت ئیزافەیەک بە کورتی بێ زۆر باشە چوار کەس ماوە لەبەر کاتەکە بە کورتی تەقییم نرخاندنە تقویم هەڵسەنگاندنە یعنی بەڵێ ئێڤالوێشن و ئەسیسمنت بەس تەنها حکمە هەڵسەنگاندن فیدباکی تێدایە یعنی من هەستم کرد لێرەدا عکسیەکە بوو لە چەمکەکە خاڵی دواتر زۆر تەکید لەسەر ئەنجام کردەوە من ئیزافەیەک دەکەم دەرئەنجام گەلێک مهمترە لە ئەنجام چونکە ئەنجام ڕقەمە داتا دەداتێ پراکتیکیەکەی زیاتر بەڵام دەرئەنجام خوێندنەوەی توێژدەرە بۆ ئەنجامەکە ئەوە زۆر مهمە ئەوە مهمە کە چۆنی دەخوێنێتەوە توێژینەوەکە ئەوە بەلای منەوە زۆر گرم و کەم تێوینیانە دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس کاکتۆر دیار جەباری لە زانکۆی سەلاحەدین لەگەڵمان بووی کەوثەر ئەسکەر ئەوها نووسرایە فەرموو مامۆستا بەڵێ ڕاستە سلااو بەڕێزان و زۆر سپاس دکتۆر هیمداد من یەک خەڵ یاخود یەک پرسیارم هەیە دەربارەی ئەو مەثەلەن توێژنەوەکە کە بڵاو کراوە مثلا ئێستا خاص بە تایبەتی زمانەکان عەرەبی کوردی سریانی هەرچێ بێتن ئەگەر مثلا توێژنەوەک بەناوی بابرن اسم الفاعل هەرچە بێتن بڵاو کرایە لەناو ئەنتەرنێت و توێژینەری نوێی هەتە یعنی یاخود نەفەرێکی دەرویستی لەسەر ئەو زمان لەسەر ئەو بابەتە بنووسی بەڵام بە ئەنجامەکانی نوێ بەڵام بە هەندێشت لەوانە عەکسی کە ڕوویداوە بەڵام ئەنجامەکانی نوێ و باشترە ئایا ئەوە بابرێن قووەتی دەدات بۆ توێژینەوەکە یان کەمیە
زۆر سپاس دەستت خۆش بی ئەمن پێم وایە زۆر ئاساییە ئەگەر توێژینەوە کراوی لە شوێنێک جەنابەت بێت توێژینەوەی چکە بکەیت ئەوە دەبێتە نقطەی جیاواز و اختلاف و قووەتی تو ئەگەر بەوە بی مەسەرەن ئێستا ئەعمالی شێکسپیر تەمەشا بکە کە 400-500 ساڵ پێشتا ئێستاش وا توێژینەوەی لەسەر دەکرێت زۆریش لە توێژینەوەکان ڕەنگە لە یەک بازنە لە یەک ئیتار بخولێنەوە بەڵام هەریەکە بەنەوعک تەمەشای دەکا هەریەکە بەنەوعک تەحلیلی دەکات من پێم وایە ئەوە قووەتی دەداتە ئیشەکەی نەکبێت هەندە کەس پێی وایە دەڵێ ئەوە لەسەری کرایە مەیکە من لەگەڵ ئەوەما بکرێتن بەڵام بەنەوعی تر بکرێت مەرجیش نییە نەفسی ئەنجام هەبی نەفسی داتاوی دەستت خۆش بێ زۆر سپاس یەکێکی کەش کۆسەر عومەر نووسرایە فەرموو بگورەگە گەڵەتم خوێندەوە ناوەکە کۆسەر کۆسار عومەر یان فڵاوت لێ ببورە کۆسار عومەر کۆسار بەڵێ بەڵێ وان ببورە تۆ دەست خۆش بێت سپاس بۆ بابەتەکەت وڵا پرسیارێک لە لای من ئەوەی هەیە بابەتی پلەیجەریزمە نوێترین میتۆد یان ڕێگە و شێوە بۆ لێڕوانینی پلەیجەریزمی توێژینەوە چییە بە تایبەت لە زانستە مرۆڤایەتیەکان بۆ ڕوونتر بڵێن بۆ نمونە لە زمان و ئەدەبی کوردی ئایا تەنها باڵێن فەرهەنگی مێشک و ئاوازمەندی هەڵسەنگێنەرە کە لێ ئەڕوانەیە یان با بڵێم بەرنامەیەکی ئامادەکراویان بەرنمەیەکی ئامادەکراو هەیە بەحسەی لێ بدات و ڕێژەکەی دیاری بکات زۆر سپاس مامۆستا کۆسار بەداخەوە بۆ زمانی کوردی تا ئێستا سۆفتوێرێکی تەکنەلۆجی نییە یارمەتیمان بدا بۆ دیاریکردنی ڕێژەی وەرگرتن یان ڕێژەی پلەیجەریزم لە ئینگلیزی هەیە لە عەرەبی تا ڕادەیەکەیە بەڵام لە کوردی نییە بۆیە دەوەستێتە سەر توانا و ئەوکو خۆت گوتی ئاوازمەندی ئەو توێژەرە بەڕێزە و ئیتلاعی یان سەرۆکاری لەگەڵ ئەو باوەتە بۆیە لەو بوارانەدا باشتر وایە هەڵسەنگێنەران خۆیان لە قەرەی هەڵسەنگاندنی توێژینەوەیەک نەدەن کە خۆیان شارەزایان تێدانە ئەگەر لە پسپۆڕی وردی خۆی بێ ئەوە بەلایەنی کەم شارەزایی لە توێژینەوەکان و بەرهەمەکانی پێشتر هەیە زۆر سپاس کاک دکتۆر هیوا علی عومەر فەرموو کاک دکتۆر هیوا سڵاوی خواتان لەبێ سڵاو لە جەنابێشت دەستەکان خۆش بێ دکتۆرجیان بەڕاستی بابەتەکەت پڕپێز بوو و سوود بەخش بوو و هەروەها سپاسی و مامۆستایانەش دەکەین کە بە کومنتەکانیان بەشداریان کرد بەڕاستی قسەی جوانیان کرد و شتی جوانیش هەیە و تەرحی جوانیش هەیە لە هەر یەکێک لەو مامۆستایانە بەڵام بەداخەوە من پێم وایە کێشەیەکی بنەڕەتی لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتی لە زانکۆکانی ئێمە ئەوەیە کە ئێمە تاوکو ئێستا بیرمان لەوە نەکردوێتەوە سیاسەتی یعنی سیاسەتی توێژینەوەی زانستی داڕژنێمە لە کە دەبواە ئەو کارە دەمێک بکرێت چونکە تۆ هەر کاتێک ئەو سیاسەتە نەبێ یعنی ئەو خاڵانت نەبێت کە تۆ بەرچاوڕۆشنی و استراتیژیاتی داهاتوو کە ببینیت و بتوانیت بەپێی ئەوە حرەکەت بکەیت و هەروەها بەپێی ئەوە بتانی دوورمەودای خۆت بۆ کوردستان و بۆ گەشەپێدان ببینیت لە ڕاستیدا خاڵێکی یعنی یەکێک لە گرفتە هەرە سەرکیەکانی توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستان و لە زانکۆکانی ئێمە ئەوەیە کە دەبینین کە ئەو توێژینەوانە ئەو هەموو جوهد و توانە و ئەو هەموو ئەوەی یعنی مەساریفەی لێ دەکرێت لە کاتێکدا بەشداری ناکات لە گەشەپێدان و لە چارەسەرکردنی کێشەکانی ئێمە یعنی ئەوە زۆر گرینگە کە بیر لەوە بکەینەوە کە استراتیژێتێکی سیاسەتی توێژینەوە زانکۆکان بەشداری بکەن لەو بابەتە نازانم تاکو ئێستا ئایا هیچ سنتەرێکی هیچ ناوەندێک بیری لەوە کردوێتەوە یانە چونکە کە تۆ نەهاتی فەلسەفەی سیاسەتی توێژینەوە دانەڕشت لە ڕاستیدا تۆ یعنی دوجار بە دەوری خۆتدا دەخولێتەوە یعنی کێشەکە نازانی چیە وەکو چۆن ئێستا هەندێک لەو بەڕێزانە ئاماژیان پێکرد کە ئەمە دەکرێت بین سەرەتا بیر لەوە بکەینەوە یعنی بیر لە لۆکاڵیانەش بیر بکەینەوە زۆر گرینگە یعنی ئەو زانکۆ یعنی مەجەلاتی ئێمە گۆڤارەکانی ئێمە بۆ لە ڕووی ئاستی زانستیەوە یعنی نزمن لە ڕاستیدا هۆکارەکەی ئەوەیە یعنی بۆ لاوازن ببورن کە لەگەڵ نزم لاوازن لە ڕاستیدا هۆکارەکەی بۆ دەگرێتەوە کە ئێمە ناین توێژەرانمان گەڵاڵەی فکر و جود و تواناکانیان لەوێدا
بخەنەگەڕ ئەمە دەکرێت ئەوش پەیوەندی بە سیاسەتەوە هەبێت دوجار اینجا لەلایەکی تر وەرە تەماشاکە لە هەر کنوکە لەبەرێکی ئەو وڵاتە تەماشا دەکەی کێشەت هەیە و ئێ باشە ئەرکی توێژینەوەی زانستی چییە ئەرکی زانکۆ چییە ئەگەر لێ نێد ئەو خاڵانە لە بەرچاو نەگرێتشاری نەکات لە چارەسەربینی کێشەکانی کۆمەلگا زۆر سپاسان دەکەم دەستان دەستخۆش کاکتۆریوە منیش هاوڕام بەڕاستی پێویستە وەکو دەڵێت لە ئاستێکی زۆر باڵا بە تایبەتی لە وەزارەت یان لە زانکۆکان ئەو فەلسەفەی توێژینەوە دابڕێژێت کە بەداخەوە نیمانێت یەکسەر دەڵم نیمانێت کە لە ناو بوارەکەدا دەزانینگە هەرکەس بۆ خۆی دەیکا بەبێ ئەوەی کەسێک هەبێ ئاراستەی ئەو توێژینەوەنە بکە مامۆستا حازم فەرموو مامۆستا پەروین پرسیارێکی کردووە لە چات هەرچەندە زۆر پەیوەندی بە بابەتەکە نییە بابەتەکەی پەیوەندی بە بەرزکردنەوەی پلەی زانستیە دەڵێ ئەگەر مامۆستایەک بە هاوبەشی لەگەڵ مامۆستایەکی تر توێژینەوەیکی کردبوو ئەو مامۆستای ژمارەیەەکە سوودی لێبینی بۆ بەرزکردنەوەی پلەی زانستی ئایا مامۆستای دووەمیش دووبارە توێژینەوەکەی دەچێتەوە بۆ هەڵسەنگاندن یان نە ئەگەر پێش تەقدیمکردنی مامۆستای دووەم مامۆستای یەکەم تەرقیەی کردبێ دەبێت لە کاتی داواکاری مامۆستای دووەم بڵێ بە هەڵسەنگاندنی ئەو توێژینەوەی یەکەم رازیم هەرچیەک بێ ئەگەر نەشی زانی بێ ئەو کاتە دووبارە ناچێتەوە هەڵسەنگاندن هەرچەندە ئەوەش بۆ چونی جیاوازی هەیە لە نێوان لیژنەکانی تەرقیات بەڵام بەڕای شخصی من ئەوەیە مامۆستا سامان فەرموو سلام علیکم کاک دکتۆر شەوتان باش سپاس بۆ جێگران سپاس بۆ جەنابەت بۆ ئەوی بنیارە بەڕاستی من لەگەڵ کاک دکتۆر دیار جەباری وتەکانی زۆر تەواو بوون و هاوڕام لەگەڵی ئەو خاڵانەی کەوا باسی کرد کاک دکتۆر بەڕای من ڕەتکردنەوەی توێژینەوەکان پەیوەندی بە چەند لایەنەوەکێ ینی یەکەمیانەوەی کە دەناتان زۆربەتان باسی کردوانە گەڕێنەوە سەری بەڵام دەبی ئەمە بزانین لەوەی ئەنجامی هەڵسەنگاندنەکان چییە و بەچی گەیشتووە کاتێکە یەکێک توێژینەوە دەکاتن ئەوە لەلایەک لە لایشتر هۆکاری زۆرە یعنی بەڕاستی یەک لەو خاڵانە کە برین مەسەن بۆ نمونە پۆل نەکردنی بودجە و کولفەی تەرخانکرا و بۆ توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستان بووەتە هۆی بە فیرۆدانی سامانێکی زۆر ئەمە لەلایەک لە لایشتر نەبوونی کەرستە و ئامێری تاقیگە و ژنگیەکی پێویست بوو توێژینەوە لە هەرێمی کوردستان کاریگەری نەرێنی خراپی لەسەر ڕەوشی توێژینەوەکان زانستی داناوە لە لایەکی تر بابێنە سەر پەروەردە و فێرکردن لە ناو دەستگای پەروەردە و فێرکردن کە وەزارەتی پەروەردەیە چەند کەسانێکی بەڕێز دانراون کە بە ناوی توێژەری کۆمەڵایەتی بەڕاستی خۆی لە خۆیدا ئەمانە کە توێژەری کۆمەڵایەتین من وەکو مامۆستایەکمان کە قسە دەکەم توێژەری کۆمەڵایەتی دەبی ساڵانە چەند توێژینەوەیەک ئەنجام بدە لەسەر کۆمەلگا بەداخەوە ینی بەلایکەم کۆمەلگەکەی خۆی کە قوتابخانەکەی یان پەروەردەکەیتی بەزەبەت کاکتۆر کە دانرایە لەو چوارچێوەی ناو دەستگای لە قوتابخانە دانرایە لە کۆمەلگە دانرایە ئێستا بۆ نمە کە بەحسێکی ئیجتیماعی دەچێتە ناو کۆلێژێک دەبی لەسەر چوارچێ و ژنگەی ئەو کۆلێژە توێژینەوە بکە کەسێکی زمانەوانی دەبی لەسەر زمانەکە توێژینەوە بکە ئەمە تاکو ئێستاکە لەگە ڕێژ و حرمەتم بەڕاستی من خۆم بە خزمەت کاری هەموو مامۆستایانی زمان دەزانم خۆم بە قوتابیوان دەزانم بەڵام تاکو ئێستاکە کا توێژینەوەکانی زمانمان لەسەر زمان بەچی گەیشتووە زمانی کوردی یعنی لە ناو مەنهەجەکان لەلایەکترەوە گوتمان نەبوونی ناوەندیش توێژنەوەی زانستی بێلایەن لە هەرێمی کوردستان دەبی چەند کەسانیش شارەزا و پسپۆر لە بوارە زانستە جیاوازەکان هەڵسەنگاندن بکات لە بۆ هەموو فەرمانبەران لە بۆ مامۆستایان لە بۆ ئەو کەسانێک کە لە ناوەندەکانی خوێندندان بەڕاستی ئەوانە هەمووی فاکتەرن لە بۆ ئەوەی کەوا توێژینەوەکان دەرنەچی لەبەر ئەوەی کەواگر زۆر سوپاس دەبۆ جەنابی زۆر زۆر سپاس کاک چالاک مامۆستا چالاک لە زانکۆی چەرمۆ کاک دکتۆر هیمدان سڵاو ئامادەوانی بەڕێز کاک دکتۆر دەست خۆش بێ بەڕاستی وە بینارەکە زۆر بە سوود بوو من وەکو خۆم زۆر شتی تازەم تیابینی زۆر سوودی پێگەیانم دووارە دەستان خۆش بێ کاک دکتۆر یەک پرسیار لە لای من دروست بوو بەڕاستی کاتێک لە کاتی هەڵسەنگاندنی توێژینەوەکانە پێم وایە بە یەکێک لە خاڵەکان جەناب و دکتۆر حسێنی شوابزان باسان کرد ناوی ئەو گۆڤارەی کە تێیدا بڵاو دەکرێتەوە بەڕاستی من ئەمە پرسیارێکی لێ بۆ دروست کردم کە ئایا ئێمە ئەم زانکۆوانەی کە لە کوردستان هەمانە هەم زانکۆ حکوومیەکان هەم زانکۆ تایبەتەکان ڕەنگە حدودی 25 زانکۆیەک بێ وابزان 26 یا شتێکم تر شتێ زیاتر
ئایا ڕیزبندیەک هەیە بۆ ئاستی ئەم زانکۆیانە چکە من وا تێگەیشتم بۆ نمونە ڕەنگە زانکۆ کۆنەکان وەکو بڵێن ئەوانی پێشتر هەبوون وەکو سەلاحەدین و سلێمانی ڕاستەخۆ کە هەڵسەنگێنەرێک مەسەلەن توێژینەوەی چێتە لای ڕەنگە یەکسەر ئەم ئینتیباعی بۆ دروست بێ لە ئاستێکی باشە بۆ نمونە ڕەنگە زانکۆ تازەکان کە با ناوی هیچ زانکۆیەک نەهێنین ڕەنگە ئەگەر لە یەکێک لەم زانکۆ تازانە بڵاو کرابێتەوە یەکسەر هەڵسەنگێنەر بەلایەوە یعنی گومانێکی لێ دروست بێ یان بڵێن بە شێوازێک لە شێوازەکان ببێتە جێی ئەوەی کە ڕەنگە ئاستی زۆر باشن بەجا لەو حاڵەتەیە ئایا هیچ وەکو وەزارەت یان وەکو زانکۆکان یان وەکو سنتەی توێژینەوەکان ئایا هیچ ڕێنماییەک هەیە کە ئەم توێژەرانە ئێمەمانان لەکوێ بڵاویکەینەوە یاخود کە بڵاومان کردەوە ئایا تاوانی ئەو توێژەرە چییە مەسەلەن لە شوێنێک توێژینەوەیەکی زۆر باشی ڕەنگە بڵاو کردبێتەوە تەنها لەبەرەو ئەساسی مەسەلەن ڕەنگە بۆ زانکۆی سەلاحەدین من مەسەلەن توێژینەوەیەک تەقدیمی بڵاوکردنەوە کەم ڕەنگە ساڵێک ساڵنیوەکی پێ بچێن بکوون منە باسیەکەم بەڵام لە زانکۆ تازەکان چونکە بڵێن توێژینەوەی کەمتر بۆ بچێ بە 6 مانگ بۆ نمونە ڕەنگە بڵاوکرێت ئەکرێ ئەمە هۆکار بێ بۆ ئەوەی من یان هەر توێژەرێکی بەڕێز بێ لە زانکۆ تازەکان گۆفەری زانکۆ تازەکان توێژینەوەکەی بڵاو کاتەوە جا لەو حاڵەتەیە بەڕاستی من یعنی هەنە جار ڕەنگە نەعەدالەتی دروستە ئەمە تەنها لەبەر ئەوەی لە زانکۆی فڵان کە زانکۆیەکی تازەیە ئەم توێژینەوە بڵاو کراوەتەوە تۆزێک بە شێوازێک سیر کرێ بەڵام تەنها لەبەر ئەوەی کە لە گۆڤارێک کە ناوێکی هەیە لە کوردستانە ڕەنگە ئەکرێ ینی پێچەوانەی ئەمەش ڕاز بێ بەڵام بەبەسم یعنی بەڕاستی ئایا هیچ بەرچاوڕوونیەک هەیە بۆ ئێمەی توێژەرانیان چی بکەین لەم حاڵەتەیە دەستت خۆش بێ زۆر سپاس خاڵێکی زۆر گرنگت وروژان مامۆستا چاڵک بەداخەوە هیچ ڕیزبەندی گۆڤارەکان نییە بۆیە دەوەستێتە سەر تێگەیشتنی ئەو هەڵسەنگێنەرەی کە بۆی دەچێت بەجێری تێگەیشتنی خۆی هیچ پێوەەر نییە ئەگەر زانکۆیەک کۆن بێ دەکا گۆڤارەکەی باشیان ئەگە زانکۆیەکیش نوێ بێ دەکا گۆڤارەکەی باش نییە لە ئاستی جیاوازیدانە بەڵام بەڕای من بۆ نمونە مەسەن گۆڤاری ئارۆ لە زانکۆی کۆیە کە گۆڤارێکی زانستیە ئێستا وەبزانام ناوی لە سکۆپس لە ویتینگ لیستەکە هەرماوات کە زۆر بە باشی بەڕێ کراوە گۆڤاری تریش هەمووی باشن بەڵام بەداخەوە نییە و پێمان باشە بەڕاستی ئەو ڕاستپاردەش بکەین کە وەزارەت یان جهێتێکی بێلایەن لەسەر ئەساسی هەڵسەنگاندن بۆ توێژینەوە بڵاوکراوەکان و سایتیشنیان بتوانێت ڕێزبەندیێکیش بۆ بک بۆ ئەوەی نەک هەڵسەنگێنەرێک مەسەلەن بۆ تەرقیە 4 دابنێ بۆ گۆڤارێک هەڵسەنگێنەرێکی تر 8 دابنێ بۆ گۆڤارێکی تر کە ئەوە زۆر کاریگەری دەبێت لەسەر ئەنجامی هەڵسەنگاندنەکەی دکتۆر هێمن کەریم ئەلۆ ئەم کاتتان باش کاک دکتۆر باشتر زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دەستخۆشیتان لێ یەکەم وەڵی سەبارەت بە گۆڤارەکانی هەرێمی کوردستان من پرسیارێکمان بۆ کاک دکتۆر لە جەنابتان ئایا ئیشتان لەسەر ئەوە کردووە تا ئێستا ئەو گۆڤارانی هەرێمی کوردستان بە عێراقیشەوە با بڵێن لە دەرەوەی وڵاتی خۆمان ئیشیان لەسەر ئەکرێت یان نا من بۆ خۆم کە دکتۆرام لە دەرەوە هێنا لە ئێران لە بابەتی ئەدەبیەکان زمان و ئەدەبی کوردی بووین ئێمە بوون بە ئەدەبی بەراورد نەمانتوانی لە هەرێمی کوردستان گۆڤارێ بناسیێنین بەو زانکۆیی کە من لەوێ دکتۆراکەم لێ خوێند ئایا تا ئێستا توانیمانی میکانیزمی بدۆزینەوە بۆی بتوانین گۆڤارەکانمان بە دەرەوە بناسیێنین یان نا زۆر سپاس پرسیارێکی زۆر لەجێیە وەڵامەکەی یەکسەر دەڵێم نەخێر بۆیش من ڕاستپاردەی ئەوەم کرد کە ئێمە توێژەرانی خۆمان بە تایبەتی توێژەرە باشەکان هان بدەین توێژنەوەکانیان لە گۆڤاری زانکۆکان بڵاو بکەنەوە تاکو بەهۆیانەوە ئەو گۆڤارانەش بناسرێت تاکو بەهۆیانەوە ئاستی زانکۆکانی خۆشمان گۆڤارە ناوخۆیەکانیش بەرز بکەینەوە بۆ ئەوی وەکو جەنابەت دەڵێ لە وڵاتانی تریش بناسرێت لە ئیرانیشەوە توێژینەوەت بۆ بێ لە وڵاتانی تریشەوە توێژنەوە بێتن بۆ زانکۆکانی خۆمان یان لە گۆڤارەکانی خۆمان بڵاوێتەوە من داوا لە زانکۆکان دەکەم بەس بۆ خۆیان ئامارێک بکەن بزانن لەو ساڵەی کە تێیدان چەند توێژینەوە لە دەرەوەی وڵات بۆ گۆڤارەکە هاتووە کە ئەوە پێوەرێکە بۆ ئەوەی ئاستی خۆیان بزانن کە تۆ گۆڤارت داناوە خۆ بەس بۆ مامۆستای خۆت و بۆ دەوروبەردان دەوروبەری زانکۆکەی خۆت دانەناوە مەفروزە کار بۆ ئەوە بکرێ کە
سەرنجی توێژەرانی دەرەوەش ڕابچێشی بۆی بێن توێژنەوەکانیان لە گۆڤارەکان بڵاو بکەنەوە. زۆر سپاس کاک دکتۆر هێمن. زۆر سپاس بۆ ئێوەش دەست چاوتان خۆش بێت. پرسیارێکی تر لە وەبزانم فەیسبوک هاتووە لینا مەحموود دەڵێ گوت باسی کواڵەتی سەرچاوەکان کراکە گرنگە لە توێژینەوەدا چۆن کواڵەتی سەرچاوەکان دیاری دەکرێت ئاتە چۆن بزانین سەرچاوە باشە یان نابۆ بەکارێنان. مامۆستا جەناب لەگەر توێژنەوە لە بوارێک دەکەین ئەکید دەبێت گەڕان ئەنجام بدەیت کە لە ئەنجامی گەڕانەکەشت بۆ دەردەکەوێت کامە سەرچاوە وەکو بنەما دانراوە بۆ ئەو زانستە یان بۆ ئەو بوارێکە تۆ کاری تێدا دەکەی کامە سەرچاوە زۆر لە توێژەرەکانی بوارەکەی تۆ ئیسیفادیان لێ کردووە و ئاماژیان پێ کردووە ئەوانە دەبنە سەرچاوی فەرمی. زۆر جار بۆ توێژینەوەکان بەڕێزان هەڵە تێگەیشتێک هەیە کە نامەی ماستەر و دکتۆراش زۆر سوودی لێ دەبیندرێت کە ئەوە ئێستا لە وڵاتان زۆر باو نییە با ئەوەی باوە کتێبیش زۆر باو نییە تەنها کتێبە با بڵێن ئەکادمیەکان نەبێ بەڵکو زیاتر توێژینەوەکانیش کە بە شێوە و بە سیستەمی ئەکادمی و بە ستاندەرە ئەکادمیەکاندا ئەنجامدراون ئەوە دەبنە پاڵپشت بۆ کارەکانی ئەوە نەک کتێبێکی سەردی جێرانەوە یان کتێبێکی گشتی کە بۆ خوێنەری گشتی کرابێت دەبێت ئەو کتێبانەی بەکاری دێنی کتێبێک بێن بۆ ئەهلی اختصاص نووسرابن بۆ اختصاصەکە نووسرابێت نامەی ماستەر و دکتۆراش لەبەر ئەوەی بڵاو نەکراوەتەوە ئەگەر ئاماژەی پێ دەکەی دەنووسرێ ئەنپەبلیشت واتە بڵاو نەکراوە ناکرێ هەموو توێژینەوەکەت بند بێ لەسەر ئەوەش. دەست خۆش بێت زۆر سپاسی وادارم وەڵامەکەمان دابێتەوە. وەبزانم لەبەر کاتەکە مامۆستا شەماڵ کۆتایی پێدێنین بەڵێ کاکتۆر دەستەکان نازانم کەسی ترمان لەبیر چوایان نا بەڵام کاتەکە درەنگی کرد بەڕاستی پێ دەقێلای من ڕاستە نزیکەی دوو کاتژمێرە دەستەکان خۆش بە کاکتۆر من ئەوەی سەری کۆمنتەکانم کرد کۆمەڵێکی ینی تقریبان هەمویان وەڵام درانەوە بە زۆرێک لە زۆرەکان لای بەڕێزیا لای بەشداربانی تر ئەگەر پێیامت بڵێ دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئەو بەشدار بۆ بەڕێزانەی کە پێش وێبینارەکە وەڵامی پرسیارەکەی منیان داوە ئەو 58 ناوە چونکە بەڕاستی ئەمن بۆ خۆم زۆر زۆر سوودم لێبینی لە قسەکانی ئەوان لە نووسینەکانی ئەوان لە چۆنێتی کارکردن و هەڵسەنگاندنی ئەوان ڕەنگە منیش لە داهاتوودا سوود لە ئەزمموی ئەوان وەربگرم. دووبارە سپاس بۆ بەشداربووان کە لەگەڵمان بوون سپاس ئەوانەی کە بە بۆچوونەکانیان بە قسە بە نامە بە نووسین بەشدار بوون سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگەمایند مامۆستا شەماڵ فرمێسخان کاکشتیوان ئەوانەی کە لە پشتی لاپتۆپ و فۆرمەکان و پۆستەرەکانەوە بوون. دووبارە زۆر سپاس هیوای کاتێکی خۆش مامۆستا شەماڵ کاکتۆر من تەنها کۆتا قسەم ئەوە دەبێت کە ئەو تێ زۆر بەلامەوە جوان بوو ئەوەی کە وەکو حەز ڕیسێرچ بکەین نەک لە بۆ هەڵسەنگاندن هیوادارم ئەمە بڵاو بێتەوە لە نێوان توێژەران. دەستەکان خۆش کاکتۆر دووبارە بە هیوای کاتێکی خۆش بۆ بەشداربووان لە هەفتەکانی داهاتوو لەگەڵمان بن بۆ وێبینارەکانی تر خواتان لەگەڵ کاتێکی خۆش.